ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری بەرنامەیەکی تێری دیالۆگی هیوان. ئەم بەرنامەیەش وەک ناونیشانەکەی لە خوارەوە نووسراوە سەبارەت بە ڕاپەڕینی خوێندکارانی کوردستانە. ئەمانەیە سەبارەت بە پاشخان و ئاراستە و کاریگەریەکانی ئەم ڕووداوە کە لە بڕوای منە ڕووداوێکی گرنگە لە چەند ساڵی ئەخیری کوردستانە و کاریگەری درێژماوەشی ئەبێ لەسەر دۆخی ناڕەزاییەکان و دۆخی پەیوەندی نێوان خەڵک و دەسەڵات. ئەمانە سەبارەت ئەم بابەتە ئەم شەو دیالۆگ بکەین و لە گۆشەنیگای جۆرا و جۆرەوە لە گۆشەی جۆرا و جۆرەوە ئەم بابەتە تاوتێ بکەین. دیارە من بیرم ناچێت بەرلۆی بەرنامەکەمان دەست پێ بکەم، داوا لە ئێوەی ئازیز بکەم ئەگەر تا ئێستا نەتان کردووە سەبسکرایبی کەناڵی هیوا بکەن لەسەر یوتیوب و بە دۆست و ئاشنایانی خۆتانی بناسێنن. هاوڕێانی ئازیز، بۆ ئەم گفتوگۆیە میوانێکم لەگەڵە لە کوردستانەوە شاخەوان عەلی. شاخەوان عەلی مامۆستایە و یەکێک لە چاودێرە نزیکەکان کە لە نزیکەوە چاودێری ئەم ڕووداوە و ئەو ناڕەزاییانە بووە لە سلێمانی. ئەو ئەم شەو لەگەڵ منایە بۆ گفتوگۆ و قسە و باسکردن سەبارەت بەم بابەتە. بناوی خۆم و ئێوە بەخێر هاتنیەکەم. بەخێر هاتی شاخەوان بۆ ئەم بەرنامەیە. خۆشحاڵم کە بەشداری ئەم شەو لەگەڵمان. لێ هاوڕێگیانەوە سپاس بۆ ئەوەی کە ئەم بەرنامەیەتان تەخان کرد بۆ ڕێزمەیە بۆ بینەرانی خۆت بیسەرانی لە هەر کوێیەک بن بۆ ئەم پرۆگرامە. هیوادارم پرۆگرامێک بێ لە ئاستی ئەو ڕووداوانەدا بێ بەقەدەرەوەی کە ئاگاداری بارودۆخەکەی. هیوادارم بتوانین قسەیەکی چڕۆپڕی لەسەر بکەین. زۆر باشە. من شاخەوان دیارە بن لە بەرنامەکەما پێم خۆشە لە کاک و بەڕێزۆوانە دوورکەوەمەوە. حەزەکەم تۆزێ خۆمانەی بێت و یا خۆتانەی بێ یاخود دۆستانە بێ. لەبەرەوە بەناوی خۆتەوە بانگتەکەم. شاخەوان بەڕێز مامۆستای، بەڵام لەم جوڵانەوەیان من بینیم لە جێگایەکە قسە و باسێکە کرد کە بەلای منەوە بەڕاستی سەرنجڕاکێش بوو. لە یەکێک لەو قسانە تاکە فرسە دەبێت دواتر لە بەرنامەکەش بەشیشی پێشەکەم. لە یەکێک لەو قسانەدا ڕوو بە خوێندکاران ئەڵێ ئەم دەرسەتان لە هیچ شوێنێک نەخوێنوە، ئەم وانەیەتان لە هیچ شوێنێک وەرنەگرتووە، بەڵام لێکچەری واقعی دەرسی واقعیەوەیە کە ئێوە ئەمڕۆ لەسەر جادەن، ئەمڕۆ لەسەر شقامن. و دواتر پیان ئەڵێ ئاراستەیانەکەی ئەڵێ جۆ لە هیچ حیزبێک مەگرنیوە، خۆتان بن، خۆتان ڕێکخراو بوون، خۆتان سەروەری خۆتان بن. پێم خۆشە لەو بابەتەوە بۆم بدوێ ئەم جوڵانەوەیە ئەو ئومێدەی لێ بەدیەکرێت کە خۆی خاوەنی خۆی بێ.
ڕاستیە هەرکەس ئەگەر ئاگاداری ئاستی معریفی و ئەکادیمی ناو زانکۆکان و ناو خوێندنگاکانی هەرێمی کوردستان بێ ئەزانێت کە لە ڕاستیە بەها زانستیەکەی یاخود بەها پەروەردەیەکەی لە ئاستێکی زۆر زۆر خراپدایە. من نەکەر ئەو جارە زۆربەی جارەکان لەسەر شەقام یاخود لە ناو خەڵکا ڕەنگە ئاستێکی باشتری وشیاری ببینم. بێگومان ئەو بابەتی بەرەنگاریە، ئەو بابەتی خەباتکاریە بابەتێکە من باوەڕم وایە لەسەر و ئاستی ئەو منهەجانەوەیە کە لە ناو پۆلەکانی خوێندنە یاخود لە ناو مەحازەڕەکانی زانکۆیە هەیە، یعنی ئەوەی ژیانە ئەو حرەکاتانەیە. بەداخەوە بابەتە ئەکادیمی و بابەتە زانستیەکانی ناوزانکۆ هەم لە ئاستێکی باشانین و هەم زۆر دوور کەوتونەتەوە لە بابەتەکانی ژیان. بۆیە من لە سۆنگەی ئەوە قسەم کرد بەڵێ ئەو هەڵوێستا هەڵوێستێکە کە ئەکرێت جاری وا هەیە بەو هەموو مؤسساتە شتی وا دروست ناکرێت، بەو هەموو دەستگا زانستی و فێرکاریە ئینسانی ئاوا جوامێر دروست ناکرێت. لە ناو پۆلەکانی خوێندنە هەمیشە خوێندکارێکی سەرکەز و مامۆستایەکی کەم توانە هەیە، بەڵام لەسەر شەقامەکان جاری وا هەیە بەڕاستی بە تایبەتی لە ناو ئەو خۆپیشاندانانە لە ناو ئەو شوێنانەدا هەندێک هەڵوێستە بینی کە بەڕاستی ئاستێکی زۆر بەرزی هەیە. ئەمە لەلایەک لە لایەکی تر بە سەبارەت بەوەی کە دەستی حیزبی تیانە بێ، هاوڕێ هەمیشە ئەو خۆپیشاندانانە لە سەرەتاوە کە سەر هەڵ ئەدەن زۆر خۆڕسکن، زۆر لاسوڵتەوین، زۆر جوامێرانن، لە حەقیقەتا زۆر ناتوند و تیژیشن. ینی لە سەرەتاکانی سەر هەڵدانیەوە هەمیشە ئەو ناڕەزایەتیانە زۆر باش گزارشتن، بەڵام پاشان حیزب توانیەتی وایەوە لە ڕێگەی هەندێک ئەفرادی خۆیانەوە، لە ڕێگەی سەرکردەکانیانەوە، لە ڕێگەی ئیعلامیانەوە، لە ڕێگەی ئەم لاو ئەو لاوە، لە ڕێگەی ئەو دەستانەی کە هێنە ناو خۆپیشاندانەکانەوە دوجار توانیویانە بەلاڕێدا بەرن. گرنگە بۆ ئەو خۆپیشاندانە من لە ئاستێکی زۆر باشا بینیم لەو ڕۆیشەوە کە تا ڕادەیەکی زۆر ڕێگریان کرد لەوەی کە حیزبەکان بێن و ئاراستەی بکەن بەرەو دۆڵی حیزبایەتی و بەرەو بەرژەوەندی سیاسی خۆیان. بەڵێ بەڵام بەهەرحاڵ دیارە من وام بینی لە ئەزار وایە بینم کە ئەو هەوڵانەی حیزبەکان لەم بابەتەوە سەرکەوتنی بەدەست نەهێنا. یعنی من وایە بینم کە تا ئەم لەحزەیەش دیارە هەندێک ڕوودا و ڕوویدا لە هەندێک جێگا و هەندێک تونند و توژی دروست بوو کە ویسترا ئاقاری ئەم خۆپیشاندان و ڕاپەڕینە بەڕاستی لە نەزەر منەوە بگۆڕن بە ئاراستەیەکی کەیە، بەڵام وا ئەبینرێکە لە سەرانسەرا هێشتا نەیانتوانێت سەرکەون بەسەر ئەوەیە بە پێشەوانەوە نەوەیەک لە خەڵکی بڵێن چست و چالاک، نەوەیەک لە چالاکوانانی نوێ لە ناو خوێندکاران هاتوونەتە دەرەوە و دەرکەوتون. من دیارە بەڵێنم بە بینەرانمدا بوو کە ئەم شەو لەگەڵ چەند ژمارەیەکیان لەم بەرنمەیە ئەوانیش بەشدار بن قسە و باسی خۆیان بکەن. ئومێدەوارم ئەوانەی کە نەکراوە دەستم پێیان بگاگەر لەم بەرنمەیە ئامادەن خوان ئەیانەوێت قسە و باس بکەن، ئەوانەی کە دەستم پێیان گەیشت بەداخەوە بەهۆی بارودۆخی ئەمنیەوە کەمتر خوان لە قەرەی ئەوە ئەدەن کە دەرکەون و بەم شێوازە لە تەلەڤیزیۆنەوە بە وێنە و بە بڵێن ناوی خۆیانەوە خوان ئاشکرا بکەن. وەکی تریش ناکرا بەرنامەکە بە بێ وێنە و بە بێ ناو ئەوانە بکرێت ناگونجا. بەرحاڵ ئەوە سەرنجامەکەی بوو کە بەداخەوەوانم لەگەڵانین ئەم شەو، بەڵام گوتم کەسانێکە خۆیان لەو خۆپیشاندانەیە بوون یانوێ بەشدار بن لێرە لەگەڵ ئێمە قسە و باسەکانە ئێمە پێشوازیان دەکەین کەمیشی تر ئەو لینکەدا هەر کەس دەتوانێت بێتە ناو ستۆدیۆ و لەگەڵ ئێمە بێت. و ئەوەش بڵێم هاوڕێیانێک کە لێرەن ئەیانەوێت بەشدار بن بە کۆمنت، بینەرانێک کە پرسیاریان هەیە یاخود سەرنجیان هەیە ئەتوانن یانوێت لە ڕێگەی کۆمنتەوە بەشدار بن، ئەویش هەر گونجاوە ئەویش هەرەکرێ. بەرحاڵەوەی من مەبەستم بوو بڵێم من نەوەیەکی نوێ ئەبینم لە چالاکوانان و هەڵسوڕاوان
لە تەلەڤیزیۆنەکانەوە زۆر جار لە گەرمەی خۆپیشاندانەکان و ناو خۆپیشاندانەکانە قسەیان بۆ دەستگاکانی ڕاگەیاندنە ئەکرد وەکو ڕێکخەر و وەکو کەسانێکە لە پشتی ڕێخستنیم جوڵانەوانن خۆیان دەرناخست بەڵام بەڕاستی لە ئاستێکی زۆر زۆر بەرزی وشیاریا قسەیان نەکرد زۆر بە توانایەکی ینی بە بیرێکی زۆر ڕۆشنەوە دیارە ئەیانزانی چی ئەکەنەوە بەستیان چیەوە ناڕزایەکانیان بەرەو شوێ ئەبەن کچی لا و کوڕی گەنج هەموو کە بە حەماسێتەکەەوە خۆ بە حەقزانیت و خۆ بە ڕەوازانیەکی زۆرەوە بەشدار بوون کەمای دڵگەرمی و دڵخۆشی بوو من نازانم تۆ دیارە لە نزیکەوە لێ بووی تۆش ئەم تێوانینێ من قبوڵە پێ دوایە کە نەوەیەکی نوێ لە هەڵسوڕاوان و چالاکوانان ئەم جوڵانەوەی پێشکەشی جوڵانەوە ناڕزایەکانی کوردستانی کردوون لە حقیقەت من بەر لەوەی کە لە نزیکەوە تێکەڵیان ببم ئەو تەسەورەم نەبوو یعنی پێم وانە بوو لە ئاستێکی ئەوەندە بەرز و ئەوەندە باشا بێت ینی حتا بە هەندێک لە هاوڕەکانمان وتم ئەوەندە نزیک ڕەنگە ئەوە وابێ لە تەسەوری منەوە بۆ جۆرە نزیک بێ لە دنیابینی منەوە ئەوەندە نزیک بێ کە ڕەنگە ئەوە بە دنیابینی هەندێک کەسی تر وەها نەبێ بەڵام من پێم وابوو تەسەوراتی من لەوێ هەیە یا تەسەوراتی ئێمە لەوێ هەیە ڕەنگە ئێمە زیادە بین جگە لەوەی کە وەکو پاڵپشتیەک تەنها لەوێ بین بەڵێ من حەزەکەم هاوڕێ هەندێک لەو قۆناغانی خۆپیشاندان لێک جاکەینەوە بەڵێ لە سەرەتاوە ئاوا دەست پێ ئەکات زۆر ناتوند و تیژە و بەڕاستی داواکردنەکانیان داواکاریەکی زۆر ئاسایی و هۆشمەندانەیە تعاملکردنیان لەگەڵ پۆلیس و لەگەڵ هێزە چەکدارەکانە بەڕاستی ژیرانە بووە وەتوانی بوویان تا ڕادەیەکی زۆر زۆریش خۆیان لەو پلانانە ڕزگار بکەن کە دەسەڵات بۆی دائەنانیا لەو تەڵانە خۆیان ڕزگار بکەن کە دەسەڵات بۆی ئەنانەوە لەوێ تەواوی ئەو سیاسیانە ئەو پەرلەمانتارانە ئەو سکرتێر و ئەو کەسە سیاسی و حیزبیانەی کە نیست بێنە ناو خۆپیشاندانەکانەوە ڕێگریان لێکرا بەڵام لە بیرمان نەچێ ئەم خۆپیشاندانە شێوازی تر و قۆناغی تری بەخۆیەوە بینی کە من پێم وابوو ئەوە لە دەرەوەی خواست و لە دەرەوەی نەخشەی ئەو خوێندکارەکان خۆیان بوو بەڵکو لابەلا لە شوێنی ترگرتبوونەوە هەبوو ڕابەرایەتی خەریک و دروسە بوو و پشێوی خەریک و دروسە بوو کە ئەمە بەشێکی تری خۆپیشاندانەکانە کە من پێم وایە پەیوەندیەکی کەمی بە خۆپیشاندانی ڕاستەقینەی خوێندکارەکانەوە هەیە حقیقەتەن پێم وایە لە 25 مانگ تقریبا 3 ڕۆژ لەمەوە پێش خوێندکاران هەستیان بەوە کرد کە خەریکە ناڕەزایەتیەکەیان بەلادا ئەبرێ خەریکە ناڕەزایەتیەکەیان ئەچێت ئاو ئەکا بە ئاشی هەندێ سڵتەخواز و هەندێ حیزب و ئەو جۆرە شتانەیە بۆیە خۆپیشاندانەکانیان ڕاگرت یعنی ئەوەی کە لە 3 ڕۆژی ڕابردووە ڕوویدا و کە بە بەردەوامیش لێرە و لەوێ جار جم و جوڵێک ڕوو ئەدا لە دەرەوەی نەخشە و پلانی خوێندکارەکان خۆیانە لە قۆناغی یەکەمە ئەتوانم بڵێم بەڵێ لەو ئاستەیە بوو کە تەواوی حیزبەکانیان ڕەت ئەکردەوە و نەیانویست کێشەکان بکەن بە کێشەیەکی سیاسی و تەنانەت زۆر خۆپارێزیان نەکرد لە تونند و تیژی بەڕاستی ئەڵێم بۆ یەکەمین جار بوو کە من ببینم ناڕەزایەتیەک هەیە لە وشیاریە بەرزەیە و بزانێ زۆر بە باشی مامەڵە لەگەڵ ڕووداوەکەیە بکە و بیر بکەنەوە انفعال و هەندێ سایکۆلۆجیای دەستە جەمعی هەیە زاڵ نەبێ بەسەریانە ئەوانە دڵخۆشکەر بوو بەڵێ هەمان تێبینی لە لای من هەبوو و بەڕاستی لە ئاستێکی زۆر بەرزی شابوو زۆر چاکە من ینی لە بەرنامەیەکی پێشووترە لەگەڵ هیوا عومەرە هاوکارێکمە لە بەرنمەکەی پێکەوە دیالۆگێکمان کرد سەبارەت بەما بە بۆنەوەی کە ئەو دەستگی کرابوو لە هەولێر لەم خۆپیشاندان لە ئەسنایم خۆپیشاندانەیە لە هەولێر قسە باسێکمان بوو لەو بابەتەوە
باسی شتێکم کردم هەموو جارێکە ئەم خۆپیشاندان و ناڕزایی شتانە کەوێتە کایەوە قسێکی ئاواکرێ کە ئەم ڕێکخرا ئەم خۆپیشاندان ئەبێ ڕێک بخرێ ئەم خۆپیشاندانە ئەبێ ڕێکخراو دروستکەن ئەبێ ئەمە بە فرسەتێک بۆی کەوا ڕێکخراو لە خوارەوە دروست بێت و بەڵام ئەوە بیرە برێتەوە کە هیچ کردەیەکی سیاسی هیچ کردەیەکی جەماوەری و ناڕزایی لەم جۆرە ناتوانێت بەبێ ئاستیشی دیاریکراو لە ڕێکخراوبوون بچێتە پێشەوە. جاوە ئەگەر تۆ حیزبێکی لە پشتەوە نبینی و ئەمە بە ڕوون و ڕاشکاوی مەوزەیەک و زۆر مووقفێکی زۆر بەرجەستەی لە بەرامبەر دیاری لە بەرامبەر دەخاڵەتی هەموو حیزبەکانە بوو و لە هەلومەرجێک هاتۆتەکایەوە کە تۆ ئێستا گەر مەسەن بەراوردێکی لەگەڵ یانزەی بڵێن حەڤەی شوباتە ساڵی 2011 ئەو ڕاپەڕین ئەو بڵین خۆپیشاندانە گەورانە ڕوویدا بەشتە بە تایبەتی لە ناوچەی زۆنی سەوزۆوانە ئەو دەم گۆڕان بوو کە لە پێشی ئەم جوڵانەوەی بوو بە ئاشکراش دیار بوو کە ئەوانن کە توانن بڕیار بن سەرنجام چی ڕۆیات و چی ڕوونە ئەم جاریان ئەمە نبینی جا بۆیە من بوتم لە ئاستێک لە ڕێکخراوبوون بەهرەمەندەوە ناکرێ ئەم شتە بەبێ ڕێکخراوبوون چوو بێتە پێشەوە ئەوەندەی تۆ ئاشنا بووی بەم ناوەندانەوە نزیک بووی لیان و ئەوانە ئەم ئاسی ڕێکخراوبوونە چۆنە ئایا ئەم تۆڕانی کە دروست بوون هەر کتوپڕ دروست بوون یاخود بۆ نمونە پێشینەیەکیان هەبووە لە ڕووی فکریەوە بۆ نمونە یەکتریان ناسیوە لە ڕابردووە یا تەنها لە ئەم جوڵانەوە مەطلەبیات بە یەکتر ئاشنا بوون و لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە تۆڕیان پێکێناوە شتێک هەیە با دروستتر ئاوا بڵێم شتێک هەیە لە ئایندەیە بکرێ ئیدامەکار بێ ینی ڕێکخراوێکە واقعان نوێنەرەوەی خواست و ئاوات و ویستەکانی ئەم توێژە گرنگە لە کۆمەلگای ئێمە بێت سەر بە خۆیانە کار بکە بەڵام جەماوەری بێ لە هەمان کاتە توانێت ڕەگوڕیشەی هەبێ تێبینی ئێوە چۆنە تێڕوانی ئێوە چۆنە هاوڕێ من وەکو پێشتریش باس من ئاوا ڕووداوەکانم بینیەوە چونکە نمونەیەکت لەسەر حەڤەی شوباتیان ناوی لە حەڤەی شوباتیشا زۆر لە نزیکەوە ئاگاداری بارودۆخەکە بوو ینی هەتا لەو بارەیەوە یاداشتێکیشم نووسیوە بڵاو کراوەتەوە کە بە وردی ئەوەی من بینیم لە حەڤەی شوباتا باسم کردووە حەڤەی شوباتیش بە هەمان شێوە بەڕاستی ئەتوانین بڵێن سەرەتاکانی بێڕابەر بوو سەرەتاکانی ناحیزبی بوو بزوتنەوەیەکی خۆڕسکی جەماوەری بوو هیچ هێزێکی سیاسی لە پشتەوە نەبوو بەڵام پاش ماوەیەکی کەم حیزب توانی مسوار ئەو شەپۆلی ناڕەزایەتێ بێت و لە غاوی بکات و لە بەرژەوەندی کۆمەڵێ کەسایەتی و لە بەرژەوەندی کۆمەڵێ حیزبی سیاسی بیشکێنێتەوە ئەمیش بە هەمان شێوە بوو ئەم ناڕەزایەتیانەی خوێندکارانی زانکۆ بەڕاستی ڕەگوڕیشەکەی ڕەنگە بگەڕێتەوە بۆ کەڵەکەبوونی ئەو هەموو داخوازی و ئەو هەموو گرفتانەی کە لە ڕابردووە هەیان بووە و بە تایبەتیش ئەو خوێندکارانەی کە لە داخلیەکانە ئەژین ئەو داخلیانەی کە خوێندکاری تیاژی خزمەت گوزارەکانی وەکو پێویست نییە تەنانەت ئاویان وەک پێویست نییە کارەبایان وەکو پێویست نییە ئەو اتفاق و شتانەی کە پێویستە لە داخلیەکە هەبێ نییە یاخود بە شێوەی ڕێک و پێک نییە ئەگەر تێبینیتان کردبێت بە چەند ڕۆژێک پێش خۆپیشاندانەکان بە چەند ڕۆژێک پێشەوەی خوێندکار بێتە سەر جادەکان و ناڕەزایەتیەکان بەو جۆرە گەشە بسەنێ لە داخلیەکانە هەندێک جموجۆڵ هەبوو چەند جارێک هاتنە بەردەم داخلیەکان و شەقامەکانیان قەتع کرد بەڵام بەداخەوە ئەوەی کە تێبینی ئەکرێ نەک تەنها دەسەڵات وشیاریەکی باشی نییە بۆ تەعاملکردن لەگەڵ خەڵکی ناڕازیە تەنانەت دەستە کارگێڕیەکانی ناوزان کۆش ئەو وشیاریان نەبوو کە چۆن تەعامل لەگەڵ ئەو داخوازی و ناڕەزایەتیانەی خوێندکارانی داخلیەکان بکەن چونکە بە چەند ڕۆژێک پێشەوەی خۆپیشاندانەکە بەو شێوە پەرەسەنێ خوێندکاران لە داخلیەکان کێشەیان هەبوو لەسەر ئەو خزمەت گوزاریانەی کە لە داخلیە هەیە دواتر ئەمە پەرەی سندوو و ئاستی داخوازیەکانیان فراوانتر کرد هەتاوەکو هاتە سەر ئەوەی کە مانگرتن و کە ئیلتیزام نەکردن بەوە محازەڕەکانەوە و دواتر جادەکانیان قەتع کرد ناڕەزایەتیەکان گەیشتاوە لەم دۆخەیە
هەتا وەکو پێم وتی لە قۆناغی یەکەمە هیچ جۆرە حیزبێک نەیتوانی بوو خۆی بخزێنێتە ناویان ئەوەی کە پرۆسەکەی بەڕێوە ئەبرد خودی خوێندکاران خۆیان بوو یعنی من تێبینیم کرده بوو کە ئێمەش کە خوێندکار نەبووین و لە نزیکی خۆپیشاندانەکان بووین بەمەرز قبوڵەکراین ینی هەر ئەوەندەی کە ئێمە ئەگەر دەتوانین پاڵپشتیان بکەین نەک بەو جۆرەی کە بتوانین ڕابەدایەتیان بکەین خۆ بەخۆ لە ناو خوێندکارانە بەڵێ ئەو خۆڕێخستنە دروست بوو ئەگەرچی ئەو خۆڕێخستنە شێوەی هەڕەمی نەبوو شێوەی لیست و شێوەی ناونووسین و ئەو جۆرەشتانە نەبوو بەڵام بەڕوونی دیار بوو کە کۆمەڵێک لە خوێندکاران خۆیان ئیدارەی ئەدەن کۆمەڵێک لە خوێندکاران خۆیان کاروبارەکان ڕێکەخەن ئەمە لە پاڵ ئەمەیشا من زۆر ینی خۆشحاڵ بووم بەوەی کە سەکۆیەک بوو بۆ ئەوەی کە خەڵک گزارشت لە یاخود خوێندکار گزارش لە معاناتەکانی بکات بە هەموو دیدە جیاوازەکانەوە یعنی سەرباری ئەوەی کە شێوە ڕێکخراوەیەکی تێدا بوو بەڵام ئەم شێوە ڕێکخراوەیە نەهات بوو شێوەیەکی ئایدۆلۆژی نەبوو شێوەیەکی حیزبی نەبوو شێوەیەکی ئاینی نەبوو شێوەی ینی ئەتوانین بڵێن هەموو شێوەکان ئاعتیادی مەسەلەن خوێندکارێکی کچ بە خیمارەوە یا بە نیقابەوە ئەیتوانی بە شێوازی خۆی گزارش لە ناڕەزایەتیەکان بکە خوێندکارێکی چاپەیتوانی بە شێوەی خۆی گزارشتی لێ بکە خوێندکارێکی هیچ کام لەو ئایدۆلۆژیانەی نییە توانێت بە شێوەی خۆی حتا خەڵکە بوو قەومی بوو عەلەمێکی لە خۆی ئاڵان یعنی ڕاستە تەنزیمێکی پێوە دیار بوو چونکە هاوڕێ لە ناوزانکۆیە یا لەو مؤسسانەیە زۆر ئاسانە ئەو ڕێکخراو بوون ینی ئۆتۆماتیکی ڕێکخراوە چونکە ئەمانە هەمویان هاوڕێیەکن لە گروپا بەیەکەوە لە زانکۆیە بەیەکەوە لە کافتریاکانە یەک ئەبینن بە تایبەتی ئەگەر ئەوە چونکە با ئەوە بزانین کە بەشی زۆری ئەو ناڕەزایەتیانە لە داخلیەکانەوە هاتە دەرەوە ناو داخلیش فەزایەکی زۆر کۆمەڵایەتی هەیە هەموو هاوڕێیەکن هەموو کەسی یەکن نزیکی یەکن و هاوسۆزیەک لە نێوانیانە هەیە ئەمە وەکوتم شێوەیەکی تەنزیمێکی ئاوەهای وەرنەگرتە بوو کە تەنزیمێکی زۆر بەقووەت بێ بەڵام تەنزیمێکی خۆبەخۆ بوو ئەمە زۆر گرنگە ینی ناڕەزایەتیەک توانی بووی هەمویان ڕێک بخان ناڕەزایەتیەک توانی بووی گروپیان لێ دروستکار ئەم ناڕەزایەتە وای کردبوو کە فێکەوە بیر بکەنەوە یعنی ئەمە بەڵێ لە ئەم خۆپیشاندانەیە ئەتوانم بڵێم شێوازێکی سەرەتایی ڕێکخراوەیی بوون هەبوو و ڕێکخراوەیەکی ئاسۆیی کە بەو جۆرە نا سەرۆکایەتیەک هەبێن بەو جۆرە نا کۆمەڵی خەڵک بە تەنها بڕیار بدەن بەو جۆرە نا کە کەسێک یا دوان بتوانێت ئاراستەی خۆپیشاندانەکان بکات یعنی کاتێکە گفت و گۆش ئەکرا ئەو کەسانەی کە وتارێکیان نەخواندەوە دوجار لەلایەن ئەو خەڵکەی کە لەوێ ئامادە بوو جاریوە هەبوو ڕەتەکرایەوە ینی من خۆم بینیم مامۆستا هەبوو لەوێ کە قسەی بۆکردن ڕەتیان نەکردنەوە ینی پێکەوە بیریان نەکردەوە پێکەوە بڕیاریان ئەدا پێکەوە ینی بەڵێ شێوازێکی ڕێکخراوەیی بوو شێوازێک بۆ توانم بڵێم دیسپلینێکی تیا بوو من یەکێک لەو شتانەی کە لەم هەڵسوڕاونە دیارەوەنەی کە بۆم کراوە دەستم پیان گەیشتووە قسەم لەگەڵا کردوون سەرنجێکی ئەوم بۆ هاتووە کە سۆشیال میدیا دەورێکی زۆر گەورەی بینیوە لە خۆڕێخستنیانە یعنی ئەمان ڕاستەوخۆ لە ڕێگەی هەرە و تەمان ئەم جیلە زۆر جار لەلایەن کۆنە سیاسەکانەوە یاخود کۆنە خەڵکانی کۆنەوە بەرحاڵ کۆن هەڵسوڕاوانی کۆنەوە بە جیلی سناپچات و فەیسبوک و سۆشیال میدیاوانە وەسفەکرێن زۆر جار بۆ کەم بایەخدان پێیان یاخود بە کەمگرتنیان و ئەوانە کە من بۆ خۆم وازانم ئەمە تەسویرێکی زۆر نادروستە هەر ئەم سۆشیال میدیایە ئەتوانێ چەکێک بێت و ئەتوانێ ئامرازێک بێ بۆ شتی زۆر جیاواز بەکار بێنرێ ئەم جانیان لەواتێ بۆ ڕێخستنی ناڕزایەکان بەکار هاتبێ ئەوەنەی ئاگادار بوومەوە بەشێکی ئەمان لە ڕێگەی سۆشیال میدیاوە توانیانە دەستیان بە یەکتر بگاوە
تۆڕی جۆر بە جۆر دروست بکەن تا چەند ئەمە لە لای تۆ بەرجەستە بوو یاخود تا چەند هەستت بەمە کرد کە هەتاکو نەسەن گروپی پشکۆلە هەبوون لە جێگاکان بەڵام ئەوەی کە هاو ئاهەنگ بەیەکەوە لە چەندزان کۆمپاریان کردست سوشیال میدیا ڕۆڵی بینیوە وەکو بە جۆرێک لە جۆرەکان و تەتاوڕێ سەرباری هەموو ئەو کێشانەی کە سوشیال میدیا لە سەردەمی نوێ بۆ کۆمەلگاکان دروستی کردووە بەڵام بە هەمان ئەو چەکەی کە ئەوان دەیانەوێ دژایەتی کۆمەڵی پێ بکەن کە سوشیال میدیایە هەمان ئامرازیان بەکارهێنایەوە فعلەن سوودێکی زۆریان لێوەرگرت بەڵام لەگەڵ ئەوەی شانبیرمان نەچێت کە بەشێکی زۆر لەو پێگانە بە ئاسانی ئەشتێنرێ و بە ئاسانی دەسەڵات دەتوانێت چاودێری بکات و ئەتوانێت مراقبەی ئەو چالاکوانانەی پێ بکە و جموجوڵەکانی پێکەشف بکە بەڵام لەو ڕۆژەوە خوێندکاران یاخود ئەو گەنجانە وشیاریەکی تەکنەلۆجی زۆر باشیشان هەیە یعنی تا ڕادەیەکی زۆر خۆیان لە ئەو جۆرە کۆنتاکتانە یاخود ئەو ئامرازی کۆنتاکتانە ئەپاراست کە ئەیانزانی بە ئاسانی ئەشتێنرێ یاخود بە ئاسانی دەسەڵات دەتوانێت دزە بکاتە ناویەوە لێەوە چاودێریان بکە بێگومان ئەوە زۆر گرنگ بوو و لایەزال هەتاوەکو ئێستاش ئەتوانین بڵێن بەشی زۆری پەیوەندیەکانیان گفتوگۆکانیان بڕیارەکانیان بیرکردنەوەکانیان بە شێوەیەکی دەستە جەمعیە لە ڕێگەی ئامرازەکانی پەیوەندیەوە ئەو کۆمینیکیشنیان دروست کردووە بەڵێ ئەمان توانیوانە سوود لەوە وەربگرن بەڵام لەگەڵ ئەوەیشا دڵنیام کە دەسەڵاتیش توانیوێتی سوود لە سوشیال میدیا وەربگرێ بۆ دژایەتیکردنەوەیان بە تایبەتی ئەو پێگانەی کە وەکو وتم بە ئاسانی دەسەڵات دەتوانێت دەستی بە زانیاریەکانی بکات دەست خۆش زۆر چاکە بەهەرحاڵ من وازانم کە ینی بۆ ڕێخستنی ئاسۆیی کە خۆت باست کرد و هاتی تەسەری پێما بە سوشیال میدیا توانێت دەورێکی باش ببینێ ینی سوشیال میدیا و خەڵکی سەی هەیە کە هەر کەسێک لە ناو سوشیال میدیای کارەکە ئەوانە ئەنسۆرێک وەکو ئەنسۆرێکی تر ینی شتێک نییە کە مەسەڵەن لە باڵا بە خوارەوە سەرەوە وجودی نییە مەگەر ئەوەی کە کەسایەتیەک بەهۆی تێڕوانینی دروستیەوە بەهۆی کارسازی چالاکی بەهۆی زۆر فعالبوونیەوە بتوانە ببێتە ناوەندێک ببێتە کەسێک کە بە دەوریا خەڵکیشی تر کۆ ببنەوە وتوانای ئەوەی هەبێ قسەکانی زۆرتر لە کەسێکی ئاسایی ناو گروپەکە بڕوات و ئەو تێڕوانینانی کە ئەیدا نەگەوەی کە فەرز بکرێ بەسەر کەسە بەڵکو ئاسانتر قبول بکرێت و ئەوانە کە پێم وابێ لەم بابەتەوە ئەمە شێوازێک لە ممارەسەکردنی کەشتی لەو ڕێکخراوبوونە کە هیچ کەس ناتوانێت بەمە بڵێ قوچەکی یاخود سەرۆ خواری یاخودەوەی کە لەسەرەوە ینی ممارەسەی سوڵتێکی دیاری کراوەکرێ مثلەن مەشروعیەتێکی دیاری کراوە لە ئەسناو لە سەروبەندی بڵێن خۆپیشاندانەکانە یاخود جوڵانەکانە دروست دەبێت من بەش بە حاڵی خۆم دیارازانم بەڕێز بڵێن لا سوڵتەویت یاخود بڵێن دژە دەسەڵاتی بە هەموو معناکانی دژەدا بینی من بۆ خۆشم لەم بابەتەوە لە سەروبەندی شۆشەکان و ڕاپەڕینەکانم پێم وایە چەندێک زەماوەر خۆی بەبێ ئەوەی کە وەسایە قوبولکە بەبێ ئەوەی کە کەسێک قوبولکە کە لەسەریەوە بڕیاری بەسەرا بدا خۆی مبادرە بکات و بێتە مەیدان و ئەوانە ئەوە ناو جوڵانەوەی ئەتوانێت کاریگەرتر و ئەوە ناو جوڵانەوە توانێت ئەسیلتر بێ لە بەدیهێنان کاریگەرتر بێت لە بەدیهێنانی گۆڕانکاریەکانەوە ئەسیلتر بێت لە ڕنگ عکسکردنەوەی میولەکان و ئارەزۆکانی خەڵکە بەڵام سەرنجام من وازانم ئەگەر ئەم جوڵانەوانە کاوا ئەچێتە پێشەوە بەبێ جۆرێک لە ڕێکخراو بوون جۆرێک لە تۆڕی هەڵسوڕاوان باشە با ئاسۆیی بن قەی ناکە با کوچەکی نەبن با کۆمیتەی ناوەندی و کۆمیتەی خوارەوە و خوارەوە سەرەوەی تیا نەبێتوانە بەڵام بە جۆرێک
ناوەندێکی تیابێت یاخود مەسەرەن لە زۆرێ هەبی چی پێڵێن هەبی پێڵێن بە ئینگلیزیەوەی کە تۆ مەسەرەن ناوەندێکە بۆ بێگەیاندنی کۆمەڵێک ڕایەڵی جۆر بە جۆر و ئەوانە لە هەر تۆڕێکاتوانی ئەم ناوەندانە دەستنیشان پێکە بەبێ ئەو ناوەندانە تۆڕ وجودی نابێت ئەوانە ینی ئایا ئەمە ئومێدێک هەیە کە ئەم حرەکەتە و ئەم جوڵانوێ بەم ئاراستەیە بجوڵێ بەم ئاراستەیە پێشکەوێ ئومێدێک هەیە کە ئێمە ببینە خاوەنی ڕێکخراوێکی جەماوەری ڕاستەقینەکە نوێنەرەوەی خواستەکان و ئارەزوەکانی خوێندکاران بێ بەگیان ئەوە تەسەوری خۆم بە جێگەیەک و منیش بە هەمان شێوە قەنەعەتم وایە بەبێ خۆڕێخستن ئەوە ڕەنگە ناڕەزایەتیەکان هەر بەو شوێنە بگەن کە هەتاوەکو ئێستا پێیگەشتون من باوەڕیشم وایە خاڵی لاوازی خۆپیشاندانەکانیان ناڕەزایەتەکانی ڕابردوو ئەوە بووە کە پێش ئەوەی خۆیان فریای ئەوە بکەون خۆیان ڕێک بخەن لەم لاولاوە ڕێک خراون یعنی خۆڕێخستن جیایە لەوەی کە ڕێک بخرێن من لە یادمە لە ناڕەزایەتیەکانی مامۆستایانە حیزبەکان پشتیان هەبوو لە نوێنەرایەتیەکانە گۆڕان ئەندامی لەوێ بوو لە ناو نوێنەرایەتیەکەیە و یەکێتی هەیبوو و کۆمەڵی ئیسلامی هەیبوو یعنی بە هەر حاڵ زۆربەی حیزبەکان نوێنەرایەتیان هەبوو ئەم نوێنەرایەتیە لەبەر ئەوە نوێنەرایەتیەکی ناشەرعی بوو چونکە خەڵکەکە هەڵیان نەبژارد بوو ینی من لە یادمە هەر خۆیان کۆبوونەوە لە باخی گشتی و خۆیان کاندید کرد و خۆیان هەڵبژار لە حقیقەتا من دژی نوێنەرایەتیش نیم یعنی بێگومان ئەو تیمانەی کە کۆبنەوە لە ناڕەزایەتێکی وەهادا ئەو خەڵکانەی کە کۆبنەوە تیمەکانی لێ دروستەکەن سەرباریەوەی پێویستیان بە ڕێخۆڕێخستن هەیە پێویستیان بە نوێنەرایەتیش هەیە لە کاتی پێویستە بەڵام ئەوەی کە من دژیم ئەوەیە کە نوێنەرایەتی ئیمتیاز بێت ینی نوێنەرایەتی یاخود ئەو نوێنەرایەتیە لە ناو خەڵکەکە خۆی وەنەهات بێت ینی لە خوارەوە بۆ سەرەوە بێت نەک وەکو ئەو نوێنەرایەتیانەی کە لە ئێستاە ئەسەپێنرە ئیساکیە ئەشێ لە کوردستانە گروپی پیشەی هەبن جوتیاران هەن مەسەلەن کاسبکاران هەن نانەوە خانەکان هەن چوزانم ڕەنگە کرێکاران نەقابە شتیان هەبێ بەڵام هەمیشە نوێنەرایەتی ئەمانە لەسەرەوە بە فەرمانیەکی دەسەڵاتدا ئەنرێ ینی یەکێتی مامۆسایان حتا ئەگەر هەڵبژاردنیشان بۆ بکرێ ئەم هەڵبژاردنە لە بازنەیەکی زۆر بچووکی حیزبیە ینی هەر ئەو کادرانەی حیزبن کۆ بنەوە لە ناو خۆیان یەکێکیان هەڵەبژێرن و دواتر دەستگا معنیەکان فەرمانی تەسبیتکردنی بۆ دەرەکە بێگومان ئەگەر بێت و ئەم ناڕەزایەتیانە خۆیان ڕێک نەخەن ڕەنگە نەتوانن بگەنە یاخود نەتوان تەواوی ڕێگاکە ببڕن من ئەم ناڕەزایەتیانە بەڕاستی پێت بڵم هاوڕێ وەکو ئەوە نایبینم کە بتوانێت دنیا بگۆڕێ یا بتوانێت ئەو دنیای خۆی بتوانێت کوردستان بەڵام ئەم ناڕەزایەتیانە بەتایبەتی ئەگەر ناڕەزایەتەکان لەم ئاستە باشانەیە بن ئەتوانین بڵێن تەغزیەی ئەو ڕۆحێتی خەباتکاریە ئەکا و بەناو پێویستە خەڵک و دەسەڵاتیش و کۆمەڵگاش ناو بەناو ئەم ڕاچڵەکێ یعنی ئەم ڕاچڵەکینە زیندوو بمێنێتەوە باشە هەتاوەکو ئەو کاتەی کە هەموو ئەو بنەمایانەی پێویستن بۆ گۆڕانکاری دێنە پێشەوە ئەگینا لە حقیقەتا من باوەڕمانیە لە ئێستاە هەموو ئەو بنەمایانە هاتبێتنە پێشەوە بۆ ئەوەی حکوومەتی هەرێم لاچێت و دەسەڵاتێکی خەڵکی لەم ناوچەیەدا دروست بێ بەس ئەمە بیانوو نییە بۆ ئەوەی کە پێمان وابێ با هیچ نەکەین یاخود پێمان وابێ با ئەو خەڵکە بێدەنگ بن و کەواتە مادەم ئامرازەکانی گۆڕانکاری گەورە لەبەردەستمانە نییە وازە گۆڕانکاری بچووکەکانیش بێنی بەڵام لەم خۆپیشاندانەیە یعنی بە شێوەیەکی خۆڕسکە ویشت یا بە شێوەیەکی ئۆتۆماتیکی هەستت نەئەکرد ئەوانەی کە خەریکی ڕێکخستنی ناڕەزایەتیەکانن غەریب بن بە کۆمەڵەکە و هەستت نەئەکرد ئەمانە لە حیزبەوە هاتبن
ئەستنا ئەکرد کەسێک هەبێ یان گروپێک هەبێ یا مجموعەیەک خوێندکار هەبن دژ بن بەم هاوڕێیانیان کاتێکە تافەکێشن کاتێکە کاروبارەکان ڕێک ئەخان کاتێکە کۆ ئەبنەوە کاتێکە بڕیار ئەدەن وە لە ڕاستیشە من ئەوە یەکێکی تر لەو سیما جوانانەی لەم خۆپیشاندانەیە بینیم ئەوە نەبوو دەستەیەک دابنیشی هەموو ڕێوشێنەکان دیاری بکە یعنی خوێندکاری زانی بەیانی سەعات نۆ لە بەردەم زانکۆیە کۆ بنەوە ینی ئەچاوەڕوان کراوە بۆ ئێمەش تە خوێندکار نەبن بۆ ئێوە بۆ هەر کەسێکی تر کە چاودێری بارودۆخەکەیەکە کاتێکە لە بەردەم زانکۆیە کۆ ئەبوونەوە ئیتر ئەو هەمویان پێکەوە بڕیاریان ئەدا هەمویان پێکەوە بیریانەکە یعنی ئەبوو یەک وەک چۆن یەک سایکۆلۆجییان بۆ دروستە بوو یەک تێفکرین و یەک ئەوەشیان بۆ دروستە بوو بەڵام لەگەڵ ئەوەیشتا زۆر وشیارانە تەعام چونکە زۆر خەتەرە ینی من بەڕاستی ئەو سایکۆلۆجیایی لە خۆپیشاندانە دروست ئەبێ ئەو حاڵەتە کۆنتڕۆڵکردنی ئاسان نییە یعنی لەلایەک دەسەڵات وشیار نییە بەوەی چۆن تەعامل لەگەڵ ئەمەیا بکە لەلایەک جاری وا هەیە خۆپیشاندەران خۆیشیان یعنی ئەوانەی کە هاتوونەتە سەرجادە خۆیشیان نازانن چۆن تەعامل لەگەڵ ئەو حاڵەتی خۆیان نابکەن یعنی لەگەڵ ئەو دۆخە سایکۆلۆجیی خۆیان نابکەن لەبەرەوە لەو جم و جوڵانەی کە ڕووی ئەدا بە جۆرێک بوو تا ڕادەیەک ئەمان توانی بڵێن نوێنەرایەتێکی تایە بەڵام نوێنەرایەتەکە نوێنەرایەتی ناو هەناوی خوێندکاران و ناو هەناوی زانکۆ خۆی بوو نەک نوێنەرایەتێکی خەریب بۆیە بێگومان ئەم جۆرە نوێنەرایەتیە یاخود ئەم جۆرە خۆڕێخستنە شتێکی خراپ نییە و نەک خراپ نییە بەڕاستی زەڕورەتە بۆ بەردەوامی هەر ناڕەزایەتیەک لە هەر توێژێکادێ شاخوان من دیارە تۆزە لە تۆ بەتەمەنترم کەمە لە تۆ بەتەمەنترم ئەم خۆپیشاندانە یاخود ئەم ڕاپەڕینی خوێندکاران بەڕاستی منی یادی ڕاپەڕینێک دەهێنێتەوە کە من خۆم تیا بەشدار بووم یانی وەکو خوێندکارێک خۆم تیا بەشدار بووم جا بۆیە من بەڕاستی ئەنۆلۆگێکم بۆ دروستە بێ یاخود بڵێن هاوتاییەک هاوشێوەیەکم یاخود وایەتە بەرچاوم کە لێکچوونێک هەبێ لە بینی ئەمانەیە ئەویژەوەیە کە لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانە جوڵانەوەی خوێندکاری لە کوردستانە لە ساڵی 1982 بە جۆرێک بەخۆی بەرجەستە کردووەوانە و دەرکەوت لە ساڵی 1984 لە دۆخێکی وەهایە بوو کە کەوتە بەرامبەر ئەو هێزە و ئەو حیزبەی کە کۆنترۆلی بەسەریا هەبوو ینی کۆنترۆل بەسەر جوڵانەوەکە پێشتر لە 82 لەلایەن یەکێتی و کۆمەڵەوە بوو کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان لە ساڵی 1984 وەختێک کۆمەڵە وەک بەشێک لە یەکێتی نیشتیمانی کوردستان لە مفاوەزاتە بوو لەگەڵ حکوومەتی ئەو وەختی عێراقا و خوێندکارانیان ناچار کە جێی شابی بکەن و جێی شابی مەسەلەیەک بوو کە بەسەریان نافەرزەکرا یوش بە بیانەوەیەکەوەی تر ئێمە ئاش بووینەتەوە لەگەڵ کووردا و کوردیش بێ بەشداری قادسەی سەدام بکاتەوەوانە ئەمەیان فەرز کرد بەسەر خوێندکاران ئەمەیان ڕەت کردەوە بەڵام لەم حاڵەیە چونکە یەکێتی نیشتیمانی لە مفاوەزاتە بوو لەگەڵ حکوومەتی بەعسا ئەسڵەن نەک هەر پشتیوانی نەکرەوە فواد معسوومەی ئێستا سەرۆک کۆمارە وەختە چوبووم بۆ لای وتیبیان ئەوە فەرزەکەن بەسەرمانە کە ئێمە بڕۆین بۆ جێشعبی ئەوانە وتی جا چێ بچین بۆ جێشعبی لە جادی بڵێن عاشە سەدام بڵێ عاشە شعب ئەوە فەرقەکەتان هەر ئەوە بێ ئەوانە ئیتر وەختێک ئەم جوڵانەوەیە بەڕاستی کەوتە بەردەمی ئەم حەقیقەتەوە ئەم واقعێتە کە یەکێتی و کۆمەڵە نەیەتوانی ئیستیعابی بکە ئەم جوڵانەوەی لەو چوارچێوەیە دەرچوو و لەم چوارچێوەیە کە دەرچوو وەک چووە قۆناغێکی ترەوە بە دوای خۆیان چەپی نوێ لە کوردستانی عێراقا هەموو ئەوەی کە بە دوای ئەمەیە هات و تەنانەت بە دەرەجەیەک ئاڵای شۆرش و ئەوانەش بەرهەمی بڵین ڕاوەستانەوەی یاخود هەڵگەڕانەوەی خوێندکارانی ئەو سەردەمە بوو لە یەکێتی نیشتیمانی کۆمەڵی ڕەنجەران من دیارە ئازانم کە ئەم خوێندکارانی ئێستا لە چاو ئەوەیە مەسەرەن بەو ئەندازەی سیاسی نین و لە وشە نەزەرێکی سیاسی و بەشداری ئەم جوڵانەوانیان نەکردووە بەڵام خودی ئەو ناڕزایانی لە کوردستانە هەیە بە بڕوای من ئێستا خەریک ئاچێتە دەرەوەی چوارچێوەی هەموو ئەحزابەکانەوە
و هاردنە دەرەوەی ئەم جوڵانەوەی ئێستاوە دروستبوونی ڕیزێک لە ڕابەران، چونکە ئەم جوڵانەوانە بە بێ ڕابەر نایەنە دەرەوە، ینی حتاکو ئەگەر کەسانێک بڵێن ئێمە ڕابەریژنین ڕابەرایەتی ناکەین، بەڵام حقەتەکەی ئەوەیە لەو جێگایەوە کە متمانە پێیاکەن و ئەتوانن خەڵک کۆ بکەنەوە و قسەیان نەخواوانە ئەوانە ئەتوانن لە پێشنگەی ئەم حرەکەتەیە بن هاتنە دەرەوەی ئەمانە و بەرامبەر وەستانەوەی تەواوی ئەو سیستەمە حیزبی کە لە کوردستانە هەیە بۆ خۆی زەمینە سازەکە بۆ ئاڵوگۆڕێکی سیاسی ڕیشەی. من ئاوای ئەبینم ئەم خۆپیشاندانە و ئاوای ئەبینم کاریگەریەکانی وەوا ئەزانم ئێمە لە سەروبەندی لەدایکبوونی هێزێکی سیاسی نوێین. ئەمە تێڕوانینی منە بەرحاڵ من وەکو پرسیار ڕوبەڕووی تو یەکەمەوە پێت وایە ئەم تێڕوانینی من دروستە یاخود ئەم تێگەیشتنی من لە ڕاستیە و نزیکە؟ بەڕاست ئەتوانم بڵێم زۆرتر لەوەی کە تەسەورێکەکەی لە ڕاستیەوە نزیکە. یعنی من لە چەند ڕۆژی ڕابردووە لەسەر و ئامارەی کە هەرێمی کوردستان هەیەی هەندێک داتام وەرگرت و نیسبەت تەناسوبی ئەوەم دەرکرد. یعنی لە زیاتر لە 6 ملیۆن کەس لە هەرێمی کوردستانە هەیە، ینی وەکو خەڵک. تا کێشەکە ئەوەیە ئەم حیزبانە کاتێک قسە ئەکەن بەناوی حیزب هەمیشە بەناوی خەڵکەوە قساکە. ینی خەڵک کێ؟ خەڵک لە منداڵێکی ساواوە کە ئەمڕۆ لە دایک بووە هەتا وەکو پیرێک کە ئەمڕۆ کۆچی دواییەکە، ئەمە خەڵکن. باشە لەناو زیاتر لە 6 ملیۆن خەڵکە لەناو ئەمەیە سیر ئەەکەی بە هەردوو دەنگی یەکێتی و پارتی کە ئیسا حکمی هەرێمی کوردستان ئەکەن 739,950 کەس دەنگی پێداون. یعنی وەرە ئەم نیسبەتە دەرکە لە 11 و لە 9 خەڵک. جاکە من ئەڵێم خەڵک لە منداڵێکەوە ئەوەی کە لە ئامارە تۆمار کراوە لەو 6 ملیۆنە ئەمەی کە دەنگی بەمانداوە ئەگەر چونکە دایما ئەوەی کە بەژناری هەڵبژاردنەکانەکەن ئەوانن کە سەروی 18 ساڵن. خۆ کۆمەڵی خەڵکی ترت هەیە بەشداری هەڵبژاردنی نەکردەوە بە خەڵکیش حسابن لە حقیقەت ئەمانش خەڵکن. ئەمەش ئیزافەیەش بکەین شاخەوان لێرەیە نزیک 300 تا 400 هزار چەکداری ئەم دوو حیزبە هەن کە ڕاستەوخۆ مەعاش وەرەگرن و ئەندامی دەستگا داپڵۆزێنەکە خود دەستگای بڵێن هێزی پێشمەگەن بەرحاڵ معاشی حیزب وەرەگرن چەشیان بۆ حیزب بەڵگرتووە. هاوڕە دیقەت بدە لە شاری سلێمانیە کە نزیکەی 2,152,595 کەس هەن، ئەوەی کە دەنگی بە یەکێتی داوە لە پارێزگای سلێمانیە باشە چەندێکە 123,812 کەس بووە. 123,812 کەس لە چەندێ لە زیاتر لە 2 ملیۆن کەس. نیسبەتەکە کە دەرمێناوە لە 105.7. یعنی بهێنە لە بەرچاوی خۆت ئێستا ئێمە کۆمەلگایەکت هەیە ئەو دەسەڵاتەی کە هەیە چەند غەریبە پێی لە 111.9 هەر بە هی یەکێتی و پارتیشەوە. لە سلێمانیە سلێمانی پارێزگا نەکۆ شاریش لە پارێزگای سلێمانیە لە 105.7 لەگەڵ ئەم هێزایەکەت کە حکمی ئەم ناوچەیەکە. و ئەگەر حیزبەکانی تریش کۆ بکەینەوە سیرەکەی نیسبەتەکان یعنی زۆر شەرمنانەیە. بۆیە ئەوان لەمە خۆیانە پارێزن ئەیانەوێ لەناو ئەو دەنگدەرانەیە کە دەنگیان بە حیزب داوە و نیسبەتێک بەنی داوە ئەمەی کردۆ بە زۆرینە. ئێمە لەناو خەڵکی لەناو خەڵکین یعنی کوا ئەو حیزب لەکوێ یعنی لەکوێ ئەم خەڵکە وەکو تۆ ئێڵێ بندیوارەکانی لێ بکەرەوە هێزەکانی پێشمەرگا نازانم ئەوە کۆمەڵی خەڵکی تریش بەداخەوە کە خەڵکێکن بە جۆرێک لە جۆرەکان فریوی خواردووە کەوتۆتە ژێر کاریگەری ئەمانەوە. نەخێر ئێستا من هەستەکەم کۆمەلگایەکمان هەیە کۆمەلگایەکی ناحیزبی یعنی بەڕاستی کۆمەلگایەکی ناحیزبیمان هەیە یعنی بە هەموو پێوەرێک تۆ لێکی بدەرەوە هێندەی ناحیزبیمان هەیە هێندە حیزبیمان نیە یعنی ئەگەر نسبەت بە زۆرینەی مطلق. بەڵام هاوڕێ هەد بۆیە ئەو خەڵکە و تەلەبانش کە لە ناوزان کۆیان خەڵکن لەناو ئەو خەڵکان تۆ لەناو ئەم ناڕەزایەتیانەیە حیزب نابینی یعنی خەڵک تەجاوزی حیزبی کردووە. بەڵام یەک حقیقەتەیە بابیزانین یعنی بایکۆتکردن و ئەوەی کە ئێمە حیزبی نەبین ئەمە هەموو ڕێگاکە نیە یعنی ئەمە زۆر مهمە نیوەی ڕێگەکەیە. یعنی من ئێستا
بەڕێ بکەون بەرەو لەندەن بۆ لای تۆ مەسەلە ئێستا لە نیوەی ڕێگاکەیا بوومە ئەمە زۆر مهمە بەڵام هەمووی نییە یعنی من جارێکی تر باسی ئەوم کردبوو کە تەنانەت ئەگەر 100 جار من نیوەی ڕێگاکە ببڕم و بگەڕێمەوە قەت ناگەم بە ئامانجەکە قەت ناگەم بە شوێنی مەبەست بەڵام تاقە یەک جار من تەواوی ڕێگاکە ببڕم ئەگەمە ئامانجەکە باشە دوای ئەوەی کە تۆ حیزبینیت دوای ئەوەی کە تۆ هەموو ئەم حیزبانت وەلا ناوە ئەمە زۆر مهمە بەس دوای ئەمە چی یعنی خەڵک ئەگەر بیر لەوە نەکاتەوە بیر لە خۆبەڕێوەبەری نەکاتەوە بەبێ حیزب بیر لەوە خۆڕێخستن نەکاتەوە بیر لەوە نەکاتەوە کە چۆن لە پلان و لە دا و لە تاکتیکەکانی دەسەڵات قوتاری بێت و نەکەوێت بەسەر ئەو هەڵانەی کە ئەو بۆی دیاری ئەکا ئەگەر ئەمانە نەکا بەڕاستی بە هیچ کوێ ناگەێنێ یعنی زۆر مهمە کە ئێمە ئێستا ناحیزبین یعنی بەڕاستی زۆر زۆر مهمە بەڵام پاش ئەوە خەڵک پێی وایە یعنی لە باشترین حاڵەتە زۆر جار ئاوایە پێی وایە کە ئەگەر دژیان حیزبانەوە بە حیزبێکی تر دروستکاتەوە بێ ئاگایە لەوەی ئەزانی بەشی زۆری وشیاری سیاسی ئێمە هەر ئەوەیە کە لە ڕێگەی کەناڵە حیزبیەکانەوە پێماندراوە لە ڕێگەی ئەو جەریدە و مجەلە و ئەو کتێبانەوە من ئاگادارم یعنی نووسین هەیە لەو ئەنتەرنێتە بڵاو ئەکرێتەوە لەسەر شێوازی تری سیاسی نامێنێ نا سانسۆر ئەکرێت يعني الانترنت سانسور اكري بيج دا اخري جروب دا اخري يعني اجرتو وهابي بكيتو كشوازي كي تري اداره خور خصتن هيا ورت اكريتو يعني من فيت دائما شن كتاب مان هي لس الديمقراطيه راستو خو ايش خلق وازانه ديمقراطيه هر اوي هر امريكا امان بيني انا ام ديمقراطيه تمثيليه خلق وازانه الدنيا هر ابي بدس دولته او بدولته كيراكي وبي خلق وازانه اگر حزب نبي نابي يعني خلق وازانه اگر برلمان نبي نابي چونك للسيستم زانيني ام انسانانه وها تلقين درا وها فكره وك والله اما حقتي الدنيا السياسيه الامريكيه نكاتك نفي الشوازي نكات خلق اتوان الشوازي قيضوي كان خلق خاوني بالرياضه نكفل ما نسدوا بفرماني وزاري بدولت لسدوا فرمان سكنه زۆر دروستە من لە بەشی ئەسلی قسەکان تاوەی کە ئێمە کۆمەلگاشی بێدەوڵەتمانەوێ کە ئێمە توانین دەوڵەت بە یەکجاری مەحەفکەینەوە لە بینی بین وەساسەن دەوڵەت پێویستیەک نییە بۆ حەزارەت و بۆ شارستانی وەکو ئەم دەوڵەتە کە ئێستای بینین دەوڵەتێک کە لەسەر ئەساسی نەک ئیدارەکردن و ئیدارەی ذاتی خەڵک خۆی لە خۆیان چونکە دەتوانێت مثلا دام و دەستگایشی ئیداری دیاریکراویش بۆ کۆمەلگا سەرنجام پێویستە زانی ئێستا بۆ نمونە تۆ لە شوێنێکی وەکو لەندەنە کە بۆ نمونە ئەم هەموو سابوۆیە هەیە ئەم هەموو میترۆیە هەیە تۆ ناتوانانی مەسەلەن میترۆی لەندەن بەبێ ناوەندێکی دیاریکراو کە بڕیارەیە بەڵێ تۆ لە پێشا ڕێ و لە پێشا بڕیارەکانژی بێت جێبەجێ بکرێت یعنی ئاوایە مەسەلەن تۆ ناتوانانی بەبێ ناوەندێکی دیاریکراو بۆ بڕیاردان کە بڕیارەکانی ئیلزامیە و ئەبێ بەڕێوە ببرێتەوەوانە تۆ ناتوانانی میترۆی لەندەنت هەبێت ینی مەسەلەن ئەوە فەرقی هەیە لە ڕۆژگارێکا کە ئێمە لە مەسەل لە لادەیە گەژیان و ئەوانە کەس بڕیاری بەسەر کەستانادا هەموو ئینا نەکرد بەڵام سەرنجام کە نوێنەرایەتی هەڵەبژێری و نوێنەرایەتی کۆمیتەیەکی دیاریکراو بڕیاریشی دیاریکراوەدا جار ئەگەر ئیلزامی نەبێ ئەوە ئیشەکە ناڕوە ینی پیشەسازی و پیشەسازی مۆدرنیزم لەگەڵ جۆرێک لە سنترالیزمە تێکەڵە دیارە من لەگەڵەوەیان کە دەوڵەت وەکو دام و دەستگایەکی سیاسی ضرورەتێک نییە بۆ بەڕێوەبردننی کۆمەلگا لە نهایەتی مەتافە بەڵام لە ئێستایەکە باسکردن لەسەر ناحیزبی بوون یاخود هاتنە دەرەوە لە حیزب بن بۆ خۆم بە شتێکی ئیجابی پۆزتیڤ بێزانم بەڵام ئەویش وەک تۆڵی تانی وێ ڕێگە چونکە سەرنجام هیچ شۆڕچێک لە دنیاە هیچ ئاڵوگۆڕێکی شۆڕژێرانە لە دنیاە دواتر دێمە سەرەوەی کە بەبێ ئەنارکیستەکانیش نەبووە بە هیچ جۆرێک هیچ شۆڕشێکی ڕاستەقینە لە مێژووی دنیاە نەبووە کە ئەنارکیزم تایە باڵێکی سەرەکی نەبوو بێ باڵێکی ئەساسی نەبوو بێ ئەوە بە شۆڕشی فەڕەنسیەوە بیگرە بۆ کۆمۆنە وەرە بۆ هەموو ئەو جوڵانەوە ناڕزایانە بگرەکە لای نابووە لە جەنگی ناوخۆی ئیسپانیا لە شۆڕشی ئیسپانیا دوایی وەرە بۆ
پێش ئەوە شۆشی ئۆکتۆبەر لە هەموو جێگاکانە ئەنارکیستەکان و لاسڵتەویەکان ئەوانەی کە لە دژی دەسەڵاتی دەوڵەت بوون هەمیشە بەشێکی ئەسیلی جوڵان و شۆڕژێڕەکان بوو بەڵام لە هەمان کاتە ڕێکخراوی ڕێکخەران پێویستە ینی ڕێکخراوێک پێویستە کە بە بیر و بۆچوونێکی دیاریکراو لەسەر بەرنامەیەکی دیاریکراو بۆ ئاڵوگۆڕی کۆمەڵایەتی ڕێکخەرانی جوڵانەوە کۆمەڵایەتەکانی کۆ کرد بێتەوە ڕێخست بێت یعنی ئەوانەی کە ڕێکخەر بەواقعی چونکە ڕێکخەر بۆ کۆمەلگا و بۆ شارستانیت مهمە ینی لە هەر جێگایەکە تۆ ڕێکخەر وجودی نەبێ ناتوانانی سیستەم وجودی هەبێ ناتوانێت نەک سیستەم وجودی هەبێ ناتوانێت ئەساسەن جۆرێک کاری هاو ئاهەنگیش وجودی هەبێ ئەگەر ڕێکخەر وجودی نەبێ کاری هاو ئاهەنگ و هاوکاری ناتوانێت وجودی ببێ ئەگەر پێمەمان پێویستە ڕێکخەرمان پێویستە بۆ هاوکاری هاو ئاهەنگ ئەو دەم ڕێکخراوی ڕێکخەران ئەتوانێت ئەم جوڵانەوە کۆمەڵایەتیانە بە ئاراستەی ئاڵوگۆڕی ڕیشەی کۆمەڵایەتە پاڵپێوە بنێ ئەجینا بە پێچەوانەی ئەوەوە زۆر سەختە و من زۆر سەخت ئەیبینم ئاڵوگۆڕی کۆمەڵایەتی بەدی بێت بەڵێ ئەتوانین زۆر تونند و تیژ بین لە بەرامبەر دەوڵەتە بەڵێ ئەتوانین زۆر تونند و تیژ بین لە بەرامبەر هەموو دەسەڵاتێکە هەمیشە ڕەخنەکانمان بیر بێنینەوە هەمیشە بەرەنگار بینەوە لەگەڵ دەسەڵاتێکی داسەپاوە بەڵام سەرنجام ئاڵوگۆڕی کۆمەڵایەتی پێویستی بە ڕێکخراوی ڕێکخەران هەیە من ناڵێم حیزبی سیاسی بە لەسەر ئەساسی ئایدۆلۆژیایەک بێ ئەمە من دامناوە و تیوری منەوەجا تۆژە بێ باوەڕی پێبێنێ وەختا بێ باوەڕ بە قودرەتی نەزەری توانایی من بێنیت من هەرچێکم ڕاستە و من ئەڵێم و تۆ جێبەجێکە ئەمە نا بەڵام ناوەندێکت نەبێ هابێکت نەبێ کە بەسەرەن چۆن میترۆکانی لەندەن ڕێگە خاڵێت تۆ بڕۆتۆ ڕاوەستە تۆ ئەوە بکە ئەوانە ئەگەر ئەمەد نەبێت لە جوڵانەوە کۆمەڵایەتەکانە جوڵان و کۆمەڵایەتەکان سەرنجام ئەنجام ناکە لە لەندەن ئەمەد نەبێت لە ناو میترۆکە ناردوانێ ڕۆژی حادیسە ڕوو بە سەدان کەس بمرێ لە جوڵانەوەی کۆمەڵایەتیە ئەمەد نەبێ قوربانی ئەدەین خوێنە ڕێژین ماندوو ئەبین زەحمە دەکێشین و ئەنجامەکەشمان هیچ دەرەچێ بەرحاڵ من هاوڕیانێک لەسەر خەتن هەندێک کۆمنتیان نووسیوە بەڵام خوشحاڵی بە خۆشحاڵیەوە مامەدارامان لەسەر خەتە هاتۆتە ناو ستۆدیۆوە دیارە ئەوێ بەشدار بێت لەگەڵمانە بە خێرهاتنیەکەین و فەرمو مامەدارە سڵاتان لێ بێ ئەم کاتتان باش هاوڕەشاخەوان هاوڕەشەماڵ دەستان خۆش بێ وازام تۆزێک دوا کەوتم نازام چیتان باش کردە بوو بەڵام زۆری قسەکانم گوێ لێ بوو دەستان خۆش بێ من زۆر وەختان ناگرم باسی لەبەرەوەی بە تایبەت چاخەوان لەوێ و لە نزیکەوە ئاگادار بووە بێ بۆی زۆرترین زانیاری ئەوێ و تاپتۆکردنەکە لێەوە بێ بەس دوو سەرنج بم یەکیان ئەوەیە کە لە جۆرێک لە هاوڕابوون لەسەر هەتا جۆری ڕێکخراوبوون و ئاست تا ئەندازەی نوێنەرایەتی ئەوانە باس کرا بەڵام لێرەیە پێویستە ئێمە جارێک کە تاکید بکەینەوە لەوەی کە بۆختە باسی ڕێکخراوبوونەکەین تاکو ئاستی نوێنەرایەتی ئەوەی کە ڕەنگە شەماڵ تەسەوری کردە شاخەوان ئەوە قبوڵ نەبێ بەلایەوە بەڵام شاخەوانەتی من شاڕام لەگەڵ ئەوەیە جارێک کە تاکید بکەینەوە لەسەرەوەی ئەو جۆرە با بڵێن لە ڕێکخراوبوون خۆڕێخستنە نەیکە لە حناوی ئەم ناڕەزایەتی و خۆپیشاندانانەوە یعنی خوێندکاران بێ هەر بەشێکی تری کۆمەڵ بێ کە باز لە نوێنەرایەتیەکەن بیرمان نەچێ ئێمە لەگەڵ یا باسی ئەوە بکەین کە ڕێخستن ئەو جۆرە خۆڕێخستنە ئەمە بێنێتە دەرەوە کە هەمیشە دەستی بە سەر نوێنەرایەتەکانە بڕوە نوێنەرایەتێک نەبێ کە بەو دەلیلەی لە فڵانە ناڕەزایەتیە یا لە فڵانە کۆبوونەوەیە هەڵبژێردا بڕوە لێ قڕێتر بۆ خۆی لە نەتیجە هەر هەنگاو و کارێکە بکەوێتەوە بەر لێ پرسیینەوە و بکەوێتە بەر تێبینی و ملاحەزات و ڕەخنەی و هەتا گۆڕینی کەسەکان ئەمە زۆر گرنگە یەکشتی تر بە پێویست بڵێم کە لە بابەتی قسە باسەکەی ئەویان نەبوو بەڵام من لەم چەند ڕۆژایە بۆم هاتە پێشەوە ئەویش ئەوەیە ئەگەر کەسانێک لێرەوە گوێی لە دەنگمان بێت دیارە من وەکو نەسیحەت و ئەوشتانە ناڵێم بەڵام وەکو زۆعفێکی خۆپیشاندانەکانیڵێم ئەوەی لە کاتێکە لە خۆپیشاندانێکی ئاوایە بەجارێک 600 کەس 400 کەس ڕەشبگیر ئەکرێت و ئەکرێتە زیندانەوە زۆر مهمە لە ڕاستیات ئەو کەسانی لە ناو زیندانات کە دەستیان بەیەکەوەیە یا ئەو کەسانی لە دەرەوە مێننەوە تحریزی خەڵک کەسوکاری خوێندکاران بەشەکانی تری کۆمەڵگە بکەن بۆ ئەوەی
کە ئەوانەی لە ناوەنیا خۆیان بەدەستە جەمعی بڕیار نەچنە پای محاولاتی فەردی وەختی تۆ 300 کەس 400 کەس بەیەکەوە گیرێ خەڵک لە دەرەوە ئەوان خۆیان لە ناوە تەنسیقی بکەن بۆ ئەوەی نەبن بەداوی تەعهود پڕکردنەوە و کەفالەت و ئەم شتانەتون کە ئەمانەت دەستی ئەو هەڵسوڕاوانە ئەبەسێ لە ڕاستیا لە ئایندەیە بۆ ڕێخستن ینی جۆرە ئەیان ترسێنێ و ضربە لە حرەکەتەکە ئایا زۆر مهمە ئەو تەنسیقا بێناوێت کە بڕیاری جەماعی بن کە ئێمە ناچین هیچبارەی تاوانێکمان نەکردووە و بەداوای حەقی خۆمانەوە پێداگیری بکەن لەسەرەوە ینی فەردی نەبێتەوە محاولەکان بۆ ئازادکردنی کەسەکان ینی هەم خەڵک لە دەرەوە هەم ئەوان لە ناوە بڕیاری دەستە جەمعی بن کە نەچنە پای کەفالەت و تەعهود پڕکردنەوە دەستان خۆش بێ من کاتی زیاترتان ناگرم بەس هەمیشە خراپ ئەچمە دەرەوە لێرەوە خەماڵە گەلای خۆتەوە قەتعی زۆر مەمنونە من من دەردەکەم زاشیجان بەڵێ شاقوان و جۆبیستی قسەکانی مامەداراش بووی ئەوە گلەیمان لێکرێ لە هاوڕانەوە کە کۆمنتە نووسنەڵێن لە کاتی خۆیان کۆمنتەکان ناخوێننەوە بەداخەوە من دیارە قسە باسەکانمان با هەنێک جار ئینەبین من لەو بابەتەوە پوزیشێنمەوە بۆ ئازانەکە کۆمنتیان نووسیوە کۆمنتێکی وا نبینم ئەوەی کە بینم لەسەرەوە دەست پێ بکەم هەنێک دیعاە کراوە بۆ هەنێک سایت و ئەوانە کە بچین لەوێ شتێک بکەین بەرحاڵەوانە پەیوەندی بە بەرنامەکەەوە نییە عیماد ئەڵێ بەبێ ڕێکخراوی تۆکمەنی شۆڕشێک و ڕاپەڕینێک سەرکەوتوو نابێ عیماد عەلی ڕاپەڕینی گەلانی ئێران بکەن بە پێوەەر کە لە ساڵی 1970 شۆڕشیان کرد بەرامبەر ڕژێمیشە دەرەنجامەکەی حکومەتی جمهوری ئیسلامی خواستەوە بە ئاسانکاری وڵاتانی غەرب و سەرمایهداری دیارە بە بەزەوەی کە ڕێکخراوێک بوونی نەبوو بۆیکەوە یاخود هێزێکی ڕێکخرا بوونی نەبووکە و جوڵانەوە جەماوەێ بێتە پێشەوە سەبارەت بە هینەنێک کۆمنتی کورد نووسراوە کارە ئەحمەد نووسیوێتی کە ئەمە زادەی ڕەخنەی کۆمەڵگایان دیارم بەسی جوڵانەوەی خوێنکارانە وا تێگەم سەرکار عەزیز ئەڵێ یەکێتی و پارتی لە ئێستادا جێگرەوەیەکی بەهێزیان نییە بۆیە هەر ڕاپەڕینی یا خۆپیشاندانێک هیچ گۆڕانکاریشی بەهێز ناکرێت پێویستە جێگرەوەی پارتی و یەکێتی بدۆزرێتەوە ئەمە نەزەری سەرکار عەزیزە دووبارە عیماد عەلی ئەڵێ نەوشیروان و بزوتنەوەی گۆڕان بوون نەهۆی مراندنی باوەڕبوون بە ڕێکخراوەیی هەر بۆیە گەنجانی وڵات هیچ متمانەیەکیان نەماوە بە حیزبی بوون و ڕێکخراوەکان ئەمە جۆرێک جای بکەینەوە من خۆم بۆ خۆم جایەکەمەوە بەڕاستی حیزب بەو معنای کە پارتی و یەکێتی حیزبە و کۆمپانیایە کاکە حیزبە نییە هەر ئەزانیی تەحەزوب لە کوردستانە بە جۆرێک نییە بە جۆرێک بێزراوە تەحەزوب حیزبایەتی لە کوردستانە بزنسە کۆمپانیایە یعنی تۆ ناتوانانی حیزبێک ببینیتەوە کە لە هەمان کاتە وەکو کۆمپانیا کار نکاتەوەوانەوە فەرقی هەیە بەڵام ڕێکخرا و یاخود حیزبی سیاسی و ڕێکخراوی سیاسی شتێکی ترە من پێم وابێ جەماوەر ناتوانێت ئەنیەتەنان خوێنکاران ناتوانن خوان لەوە بە دوور بگرن بەرحاڵ ئایا ڕاپەڕینی خوێنکاران دژبن بە سەڵاتە کوردیە گەندەڵی هیچ ئەنجامی دەبێ ئەمە حەکیم حەمەڕەش پرسیارەکە بەڵێ من ببەخشە شاخەوان دیارە وەختم زۆر گرت مامەداراژەنێ کۆمنتی بوو پێم خۆشە جۆبیستی قسەکانی تۆ بم هەم ئەو کۆمنتانەی و ئازیزانە نووسیوانە هەم ئەو شتانەی کە من و مامەداراوتمان فەرموو هاوڕێگان ئەوەت مامدارا باسی ئەوەی کرد کە بێگومان خۆڕێخستن زۆر گرنگە بە خۆڕێخستن لەگەڵ ڕێخستن تۆزێک زیاد بکەینەوە یعنی ئەوەی حیزبێک بێت و خوێنکارەکان ڕێک بخات بە لەسەر ئەو خواست و بنەما و شێوازانەی کە حیزبەکەی پێشنیاری ئەکا بێگومان ئەمە ڕێخستن ئەمە ڕێکخستنە و ئەمە لە سەروی خەڵکەوە ئەمە لەسەرەوە بۆ خوارەوە جۆرێکی کە ئەمان ناپەسەندە ئەمە یەکەمیان باسم کرد جۆرێکی تر لە ڕێخستن ئەکرێ بەو شێوەیە بێ کە خوێنکارەکان خۆیان کۆ ببنەوە و گروپی خۆیان دروست بکەن نوێنەرایەتی خۆیان هەڵبژێرن و ئەنجومەنیان هەبێ ئەنجومەنی خوێنکارانیان هەبێ و خۆیان ڕێک بخەن ئەم دوو شێوازەی ڕێخستن دوو شێوازن کە زۆر جیاوازن تەنانەت تشکیلکردنی دەوڵەت یاخود ببوورە تشکیلکردنی ئیدارە بەم جۆرە زۆر ئاسانە من یەک نمونە بێنمەوە یعنی کاتێکە خوێنکارانی زانکۆ خۆیان ڕێکە خەن ئەنجومەنی خوێنکاران دروستەکەن
باشە لە ناو زانکۆیاجگە لە خوێندکار مامۆستایشەیە مامۆستایەکانیش خۆیان کۆ ببنەوە و خۆیان ڕێک بخەن و بیر بکەنەوە و ئەنجومەنێکیش بۆ خۆیان دروست بکەن لەگەڵەوەیشا فەرمانبەرانیش هەن فەرمانبەرانیش بۆ خۆیان ئەنجومەنی خۆیانیان هەبێت ئایا ئەم زانکۆیە لە باریدانیە خۆیان بڕیان لەسەر ژیان و کاروبارەکانی خۆیان بدەن باشتر لەوەی کە حیزبێک وەزیرێک سەرکردەیەک لە دەرەوەی زانکۆکە بیریان بۆ بکاتەوە و فەرمانەکانیان بەسەرا جێبەجێ بکە و سەرۆکی بەشەکان ئەو دای بنێت و عەمیدی کولیەکان بە فەرماندا بنرێت و مامۆستاکان بە فەرماندا بنرێن و بەشەکان بە دەستی حیزب و بە فەرمان جیا بکرێتەوە ئایا باشتر نییە ئەم فەرمانانە لە خوارەوە بسەپێنرێ بەسەر سەرەوە لێرە شاخوان بێت نەچێ بەڕاستی مای دڵگەرمی من بۆ ئەم قسانە دەکرد بۆ خوێندکاران و چەپڕێزانێکی زۆر بوو هەستم کرد تەییدێکی زۆر فراوان بۆ شتانە هەیە زۆر مای دڵگەرمین بووم کە ئەو ئاستەم لەوەعی بینی کە هەموو تێگەیشتن کە ئەیسا گەیشتەوە لەحزەیە بێمە بکەین من هاوڕێلێت ناشارمەوە یعنی پێشتریش بۆم باس کردی من هەندێک تەسەورات و بیر و بۆچوونم لە ناو خوێندکارانە بینی تۆزە تا ڕادەیەکی شەتوانم بڵم چاوەڕوان کراوە بوو بەس یعنی پێرفێکت بوو هیچ زۆر بێکەم کوڕی بوو ینی ئەسڵەن ئەبوو من بێدەنگ بین و ئەوان قسەمان بۆ بکەن ئەمە زۆر باش ینی بۆیە کاتێک کە من بەم جۆرە قسەم کرد بێ بۆ خوێندکاران بۆ بەشێک لە خوێندکاران شتێکی تازە نەبوو و هەر لەبەرەوەی شەڕەنگە بەو جۆرە پێشوازیان لێکرد بێت بە هەر حاڵ نمونەیەک لەسەر ئەوە نمونەت لەسەر میترۆکان هێنایەوە من دڵنیام میترۆکان ڕێخستنیان هەیە بەڵام خۆ ڕێخستنیان هەیە ئەزانی ئەوانەی کە لە موئەسەسەی میترۆکەیە ئیش ئەکەن ئەوان زۆر باشتر ئەتوان کاروبارەکانی خۆیان ڕێک بخەن تەنانەت باشتر لەوەی کە دەوڵەت بۆیان دیاری بکە ئەوان نتوانن ئەم تەنزیمی خۆیان بکەن تەنزیمی ئیشوکاری خۆیان بکەن ئەنجومەنی خۆیانیان هەبێ نوێنەرایەتی خۆیانیان هەبێ یعنی ئەم شتە چۆنە یعنی دیقەت بدە لە خۆبەڕێوەبەری جیاوازیەکەی یاخود ئیدارەی محەلی جیاوازیەکەی لەگەڵ ئەم سوڵتە عەموودیەیە چۆنە وەکوتم زانکۆکە کۆبوونەتەوە لە ئەنجومەنی فەرمانبەران و ئەنجومەنی خوێندکاران و ئەنجومەنی مامۆستایان خۆیان بڕیار ئەدەن لەسەر ڕێخستن و تەوزیفکردن و دابەشکردنی کارەکانی ناو زانکۆ ئەمە خۆیان بڕیار ئەدەن و دواتر ئەم زانکۆیە چۆن ئەڵێ فیدراسیۆنێکیان دروست کردووە زانکۆکانی کوردستان کە ئەمانە کۆ ئەبنەوە و دواتر دەربارەی پرسە چارەن و سازەکان ئەو پرسانەی کە پەیوەندی بە هەموو زانکۆکانەوە هەیە ئەمان نوێنەرایەتی تر دروست بکەن و بەڵام ئەم نوێنەرایەتیە کە خەڵک دروستی ئەکا زۆر مهمە هاوڕێ یعنی من ئەگەر بەڕێوەبەرێک بم لە ناو فەرمانگەکەی خۆمایە لە ناو خوێندنگاکەی خۆما ئەگەر من مامۆستاکان و خوێندکارەکان و کارمەندەکان هەڵیان بژارد بێتم بە ئاسانی ئەوان ئەتوانن لام بەرن بەڵام ئەزانی مدیری مەکتەبەکان و سەرۆکی بەشەکان بە فەرمانی ویزاری دامەزراوە یعنی ها دیقەت بدە مدیری مەکتەبێک نوێنەری سوڵتەیە لە ناو مەکتەبەکەیە نەک نوێنەری مامۆساکان بێ بەرامبەر بەسەروی خۆی بۆیە مدیری مەکتەبەکە تەنها ئەو فەرمانانە جێبەجێ ئەکا و گوێڕایەڵی سەرەوەی خۆیەتی چونکە سەرەوەی خۆی دایناوە بەڵام لە کاتێکا کە ئەنجومەنی مامۆسایان و ئەنجومەنی فەرمانبەران و خوێندکاران دەستیان هەبوو بێ لە دیاریکردن و لە هەڵبژاردن و دانانی ئەم بەڕێوەبەرەیانە ئەو کاتە ئەگەر لە ئاستی پێویستان نەبوو زۆر بە ئاسانی ئەتوانن هەم متمانەی لێبسەنەوە هەم مدیرەکە ئەوێ سازش بکات لەگەڵ بەشەکانی ئەو بەشانەی کە دەنگیان پێداوە ئەو خەڵکانەی کە دەنگیان پێداوە کە هەڵیان بژاردووە کە بۆ نوێنەرایەتی قبوڵیان کردووە و ئەم نوێنەرایەتیە جیاوازە لەو نوێنەرایەتیەش لە بوعدێکی ترەوە ئەویش ئەوەیە کە ئەم نوێنەرایەتیە کە خەڵک هەڵیە بژێرێ دایمە معەڕەزە بۆ ئەوەی لێی بسەنیتەوە لە ئاستی پێویستانە بوو لێی بسەنیتەوە یعنی کراوەیە شتێک نییە بەڵام کەسێک کە ئەبێ بە مدیر ئیتر مدیرە تەواو یعنی تەنانەت دەوڵەتەکەش بگۆڕێ تەنانەت ئەگەر تەقاوتیش ببێت تەنانەت ئەگەر دەری نازان هەر شتێکی لێ ئەەکەی ئەو تەواو مدیرەکەی خۆی مسۆگەر کردووە بۆ موچەی خۆیەوە یعنی امتیازە ئەمەیە جیاوازیەکە بەڵێ هیچ بە هیچ جۆرە دژی ئەو خۆڕێخستنیم دەربارەی
بەڵام لە حقیقەتە حیزب ئەگەر لەناو خۆشیە ئەمە بکە هاوڕێ من یەک شت پێ بڵێ من ئەوەی لەمە سەیرە ینی بۆچی بۆ خەڵک جێگەی پرسیار نییە حیزب لەناو خۆیان بەم نەمەتە ئیشاکە بەس لە دەرەوەی خۆی بەم نەمەتە ئیش ناکە یعنی یەکێتی لەناو خۆیان ئەندامەکان کۆ ئەبنەوە ئەندام کرد بۆ نمونە هەڵەبژێرن ئەندام کەرتەکان کۆ ئەبنەوە ئەندامی کۆمیتە هەڵەبژێرن ئەندام کۆمیتەکان کۆ بنەوە ئەندام مەڵبەندەکان هەڵەبژێرن ئەندام یعنی لەسەرەوە بۆ خوارەوە تا ڕادەیەک مەسەلەی ڕێخستن و هەڵبژاردنەکانیان هەیە هەتا ئەگاتە کۆنگرە و لەوێەوە ئەوە هەیە باشە بۆچی لە دەوڵەتە ئەمە ناکەن بە ئەو پرسیارە بکەین بۆچی ڕێگە نادرێت لە خوێندنگاکان خۆیان مدیری خۆیان معاونی خۆیان چوزانم دواتر مدیر و معاونەکان و خۆیان بڕێوە بەلایەتێک گشتیەکان تەشکیل بکەن بڕێوە بەلایەتێک گشتیەکان دواتر وەزارەتەکان و مؤسساتی معنی تەشکیل بکەن بۆ ئەمە ناکە یەکێتیە هەر حیزبێکی تر ئەزانێ لە ناو خۆیان ئەگەر ئەحمەیش دەرنەچێ مەحموو هەدەرەچێت کە هەردووکیان هەر سەوزن کە هیچ کێشەیەکی بۆ دروست ناکە بەڵام ئەگەر ئەم زەمینەیە هاتە ناو خەڵکەوە خەڵک توانی ئامەم جۆرە ممارەسەی دەسەڵاتی خۆی بکە و ئەمەیە ناوی ئەنەم دەسەڵاتی خەڵک ئەوەی تریان ناو ئەنەم دەسەڵاتی سەروی خەڵک کە خەڵک هات ئەمەی کرد دڵنیا بە لەوەی کە پێگەی حیزب لەو کۆمەلگایە بە تەواوەتی لاوازە بێت یعنی خەڵک کە خۆی تەجروبەی دەسەڵاتی خۆی بکە هێزی خۆی تاقی بکاتەوە ممارەسەی خۆ بەڕێوەبەری بکە هیچ شکم لەوەی نییە کە وردەتی ئەگا لەوەی کە حیزب هیچ نییە جگە لە تاقمێکی مشەخۆر و فری و دەر پێتوا بۆم حیزبانەی ئێمە ینی من نازانم بەڕاستەوە بە تێگەشتێکی زۆر دروست نازانم داوای لێ برد نەکەم پێمان وابێ ئەم حیزبانەی ئێمە خرا نا حیزب حقیقەتی حیزب هەرەوەیە حیزب چییە ئیتیفاقی نێوان کۆمەڵی خەڵکی فری و دەرە لەگەڵ کۆمەڵی خەڵکی فری و خواردووە ئەم خەڵکەی کە فری و دەر و ساختە چییە ئەتوانێت بەهۆی ئەو خەڵکەی تر کە فریویان خواردووە و کە بوون بە پەیژە ئەمان ئەلەوەڕێن ئەمان نەتوانن دەستیان بە ئیمتیازاتەکان و بە سامانی و بە جۆرە شتانە بگات لە دنیایشا یعنی حیزب تقریبا هەروایە یعنی حیزب باشی نییە بەڕاستی خراپ و خراپتری هەیە ڕاستە من نەزانم ڕەنگە ئەم حیزبانەی ئێمە خراپتر یا باشتر بن لە هەندێک حیزبی تر لە دنیاە بەڵام هەمە مانای وانە ئەو حیزبانەی تر باشن هەر ئەساسەن ئەم شێوە دەوڵەتە کە هەیە باکۆنین قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ چەندە حەدیقەی حیوانات لە پێناوی حیوانەکانیا دروست کراوە هێندەش دەوڵەت لە پێناوی خەڵکا دروست کراوە خەڵک لە فەزای سیاسی و لە فەزای دەوڵەتیە وەسیلەی بزنسە بازار ڕوودووکانە وەسیلەیەکە بۆ کەسابەتکردن یعنی کابرایەک هاتووە خۆتوانێ بڵێ من ئەم هەموو شێر و ڕێوی و پڵنگ و کیسەڵ و بۆقونا ئەم شتانم هێناوە لە حەدیقەیەکی حیوانات دادام ناوە وەکو کابرای خاوەن حەدیقەی حیوانات لە سلێمانی ئەڵێ من کارەبایان بۆ دابینەکەم من ئاو بۆ دابین کردوون من خزمەت گوزاری من شوێنی باشم بۆ دابین کردوون نانیان ئەدەمێ خۆراکی تایبەتیان ئەدەمێ حتا ئەڵێ ڕعای سەحییان هەیە دکتۆریان هەیە کە ڕۆژانە سەردانیانەکە من هەموو شتێکم بۆمانە کردووە بەڵام ئایا دروستکردنی ئەم حەدیقەی حیواناتە بە خاتری حیوانەکان خۆی بووە بێگومان نەخێر بە خاتری ئەوە بووە کە چەند بتوانێت قازانجی لێ بکە دەوڵەتیش وایە ئەم دەوڵەتەی کە دروست ئەکرێ ئەمە دەوڵەتی عێراقە ئەمە دەوڵەتی بەریتانیایە ئەمە دەوڵەتی چوزان فەڕەنسایە ئایا لە حەقیقەتە ئەم دەوڵەتانە بە خزمەتی خەڵک دروست کراون سەرباری ئەوەی کۆمەڵی خەدەماتیشی بۆ خەڵک کردووە سەرباری ئەوەیشی کە مەسەلەن هەندێک ڕێوە شوێنی گرتووەتە بەڵام ئایا حەقیقەتەن غەڕەستیە لە دروستکردنی دەوڵەت جگە لە بزنس غەڵەستیە لە دروستکردنی دەوڵەت جگە لە بازار ڕوودووکانێکی ناو بازاڕی سەرمایەداری هیچی تر بۆ ئەوەی لەم باسە دوور نەکەوینەوە لە حەقیقەتە خوێندکاران نەک خوێندکاران هەموو چین و توێژەکان هاوڕێ ئەم خۆڕێخستنە دیسان شێوەیەکی وەرگرتووە کە خەڵک خۆی لێ ئەپارێزێ بەو مانایی کە ببوورە سەوتم هەیە هاوڕێ زۆر باشە دقت بدە کاتێک ئەماکی خۆڕێخستنەکەی هەموو کەس وازان تۆ خەرجی حیزبایەتیت ئەنی ئەم تێگەیشتنە خراپە لە ناو هەموو مؤسسەکانی دەوڵەتە ئەو تەزامونە نییە ئەو
هاوسۆزی و هاوپشتیە نییە بە حکمی ئەوەی خەڵک زۆر سەڵکاتەوە لەوەی بێتە ناو ڕێخستنەکانەوە پێی وایە خۆ ڕێخستنیش بریتە لە ڕێخستنی حیزبی نا ینی من لە شوێنی ئیشی خۆم ئەکرێ لەگەڵ هاوڕێکانمە ڕێکخراو بین ڕێکخراو بۆ مانایەنا ئەمە حیزبین و سەر بە حیزبێکی دیاریکە هەر بۆ ئەوەی لایەنی کەم زۆر بابەت کاتێکە ڕوو ئەکاتە موئەسەسەکە بتوانین لە گروپچاتێکا بتوانین لە میوانداریەکە بتوانین لە شوێنێکا دابنیشین پێکەوە بیرکەینەوە گفتوگۆ بکەین پشتگیری لە یەکتری بکەین کاتێکە زوڵمی لێ ئەکرێت يعني من چی کارم بەوەیە ئەوە کابرا ئیسلامیە ئەوە کابرا شوعیە ئەوە کابرا عەرەبە ئەوە کابرا کوردە ئەوە نا هیچ کارمان بەمە نییە بەڵام ئێمە لە قەزەیەک لە بابەتێکی پیشەیە ئێمە معاناتی یەکتری ئەکرێ پشتگیری لە یەکتری بکەین ئەکرێ هاو پشتیەکمان هەبێ و دواتر بۆ ڕوبەڕووبوونەوەی کێشەکانی خۆمان بۆچی ئەوە هاوسۆزیە نەبێت يعني ئەم شێوازە مرج نییە ئاوا لیستێکت داناوێ سەرۆکی شانە فڵان کەس و ئەندام ئەمانەی تر لە خوارەوە یەکێک نایان بنووسی ئۆتۆماتیکی مەسەلەن ڕەنگە ئەمە دروست بێ پێویست بەوە قەڵەم و وەرەقە نەبێت من بەڕاستی لە ناو مؤسسەکەما بزانم هاوڕێکم زوڵمی لێ ئەکرێ هەوڵەدەم قبوڵی نەکەم هاوڕەکانی ترم کاتێکە زوڵم لەسەر منە قبوڵی نەکە يعني ئەمە زۆر باشە وە دڵنیاش بە ئێمە دەستمان ناگاتە بەشەکانی سەرەوەی دەوڵەت یعنی من دەستم ناگاتە سەرۆکی هەرێ وەزیرەکان نازانم زۆر شتان بەڵام ئێمە زۆر باش دەستمان نەگاتە مدیرە یاخود بەڕێوەبەرە بچووکەکانی خوارەوە بەڕێوەبەری بەشەکان بەڕێوەبەری دائیرەکەت باشە دیهێنە لە بەرچاوی خۆت ئەگەر فەرمانبەرانی فەرمانگەی دابشکردنی کارەبای سلێمانی مان بگرن بڵێن ئێمە ئەم بەڕێوەبەرەمان ناوێت کە دەوڵەت سەپاندوێتی بەسەرمانە ئێمە خۆمان ئینسانین خۆمان هەمومان لەم دایرە کارەبایان خۆمان ئەزانین معانات و شێوازی بەڕێوەبردنمان چۆنە ئەمانەوێ لە ناو خۆمانە کەسێک هەڵبژێرین بۆ بەڕێوەبردننی ئەم شوێنە و ئەی سەپێنین بەسەر دەسەڵاتە یعنی تۆ بەست وەرە مدیرە بچووکەکانیان لێ بکەرەوە من دائیمە ئاوا تەشبیهم کردووە سڵتە وەکو سڵتەی عەمودی وەکو جەستەیەک وایە سەری سەرەوە سەرۆکایەتێکەیە خواری خوارەوە فەرمانبەرهینەکانە ئەو فەرمانبەر یاخود پلەدارە بچووکەکانی خوارەوە تۆ دەست ناگا بە سەری سەرەوەی ئەم سڵتەیە بەڵام دەستەگات بە پێڵاوەکانی پێخاوسی کە پێخاوس چەند دەسەڵات چۆن ئەتوانێت جەستەیەکی وەکو من چۆن تاکەی ئەتوانێت بە پێخاوسی خۆی ڕابگرێت بێگومان زۆر ناخایەنێت کە تووشی سەرەتانی ئەکات و ناتوانێت لەسەر ئەژنۆ ئەکەوێت و دواتر لەسەر سەرە کێشێنە زەریە بەس وەرە ئەو حەلەقەی وەسڵە کە بەڕێوەبەرە بچووکەکانی خوارەوە ئەو حەلەقەی وەسڵە بچڕێنە دەوڵەت کۆتایی پێدێ بەس ئەمە یعنی ناکەن لەبەر چی لەبەر ئەوەی وەکو موتی وشیاری ئێمە وشیاریەکی دروستکراوە وشیاری ئێمە ئەوەیە کە لە تیڤیەکانەوە پێیان داوین ئەوەیە کە لە کتێبەکانەوە کە مافی بڵاوکردنەوەیان پێداوە گەیشتووە بە ئێمە ئەوەیە کە لە جەریدەکانی ئەوانەوە خوێندومانەتەوە دوجار ئێمە سیستمێکی ئەبیستمۆلۆژی وامان بۆ دروستوە کە پێمان وایە دنیا ئاوایە ئەبێ وابێ لە کاتێکان ڕاستیش نەبێت ئەم شێوازەی تریش لە دەسەڵاتی خەڵک نەک دەسەڵاتی فیلی خەڵک ممارسە بکەیت من قسەیەکم بیر هاتەوە لە شوێنێکە نووسەرێکە باسەکاڵێ وای لێ دێ زۆر جار لە ناوچوونی ئینسان وەکو نەسلی ئینسان زۆرتر معقولتر دێتە بەرچاو لە ناوچوونی سەرمایەداری ینی تۆکرێ بڵێن پێشبینیەوە بکەی کە کۆتایی ژیان کۆتایی دنیا ممکنە بەڵام کۆتایی کاپیتالیزم و سەرمایەداری لەواشێ هیچ کاتێک ممکن نەبوو بێت من لایەنێکەوە لایەنگەری ئەم تێڕوانینەی ئێوەکەم کە ئێمە پێویستمان بەوەیە کە لە خوارەوە دەسەڵات دروستکەین و تابەتی لە کوردستان ینی تۆگەر بۆ هەم جێگایشی تریش مەسەلەن دام و دەستگایە کە بەبان سەری خەڵکەوەیە فەرز کراوە بەسەر خەڵکە سەرباری ئەوەی کە بڵێن دام و دەستگایەکی داسەپاوە بەڵام جۆرێک لە سیستماتیک کارەکان بەڕێوەچێ جۆرێک لە چۆن بڵێ دەواوینێتی تایە لە بیروکراتی تایە کە دوورە لە گەندەڵیشی ڕاستەوخۆ مەسەلەن ئەحزابێک هێن کە
ڕاستە خەریکن لەگەڵ نەشاتی اقتصادی و لەگەڵ بڵێەوەی کە پێوجە نەشاتی اقتصادیژنە هەمووی ڕاوڕوتەوە هەمووی جەردەیە لەگەڵ ئەوەیە تێکەڵن بەڵام ئەوە ڕاستە و خۆوانیە مەسەرەن هەر مەکتەب سیاسیەکەی کۆمپانیاشی دروست کردوێ کۆمپانیەکەی بڕوا لە خەزینەی دەوڵەتەوە پارە بەرێت و دەست و پێوەنەکانی حیزب یاخود ئەندامەکانی حیزب تێرکاوانشتی ئاوا کەم ئەبینی لە وڵاتانە بەڵام ئەمە لە کوردستانە ئاوایە بە بڕوای من ئاڵوگۆڕی ڕیشەیی لە کوردستانە زۆرتر لەوەی کە قسەکردن لەسەر گۆڕینی ئەم سیستەمەی ئێستا بێ یاخود لابردنی سەرەکانی ئەم دەسەڵاتی ئێستا بهێنانی بیچم و دەبووچاوی تازە بێتەوەوانە زۆرتر قسەکردن لە شێوازێکی نوێ لە ڕێکخستنی کۆمەلگایە ینی شۆڕش و ڕاپەڕی لە کوردستانە هەمین ئەمیشە ئەوە تەسەور کراوە کام دەسەڵاتی هەیە لە بین نیبەری نوبیر و خێنون و تێشی دێ بەڵام قسە لەسەرەوەی جێگای ئەماگرێتەوە و ئەوەی جێگای ئەماگرێتەوە لە شوێایە و چۆنە خەمڵێەوەوانە کەمتر بیری لێکرێتەوە من وازانم شۆڕش و ڕاپەڕین لە کوردستانە زۆرتر لەوەی کە بیر لەوە بکاتەوە چی بڕوخێنێ ئەبێ بیر لەوە بکاتەوە چی دروست بکە و بەم معنایەش من قسەکردن لەسەر ئەو دیموکراتیەتە ڕاستەوخۆیی کە تۆ باسیەکەی وە ئەو خۆ بەڕێوەبردنەی کە تۆ باسیەکەی زۆر بە بڵێن ڕێلێڤان زۆر بە واری دەبینم لە کوردستانە قسەی لە زۆر شوێنی تر زیاتر بە دیارە ئەمڕۆ بۆ سەرتاسەری دنیاش ڕەنەوا بێ بەڵام لە زۆر شوێنی تر زیاتر ئاوایە کە کوردستانی پێویستمان بۆی بزانین چۆنم کۆمەلگا بەڕێواوین ینی باسەکە لەسەرەوە نییە ئەم پەرلەمانەمان حیزبێکە ڕۆیشتۆتە ئەوێ نوێنەرایەتی خەڵکی نەکردووە حیزبێک بەرین وەکو جەماعەتی شاسوار دەڵێن بۆ ئەمجارە دەنگ بە ئێمە بەنێ ماچین هیتاخت بوو پەرلەمانەکەت کارتۆنە پەرلەمانەکەت مەکتەبی شەوە هەر کاتێک دەسەڵات ویستی دایەخا بڕۆرە بۆ ماڵەوە جان مەکتەبی شەوا بوو ئەوە نییە زۆ بوو بە بەزم ڕیانە نابڕۆنە بۆ ماڵەوە شو ئەمڕۆ دەوام نیە مەکتەب پەرلەمانەکەت ئاوایە یعنی دانیشتون لێ ئەنواع وەشقاز ژنێوی سوگەت ئەڵی چاخانەیە ئەڵی لەگاوخانەیە ئەمە پەرلەمانە ینی تۆ حیزبێکی ئۆپۆزیسیۆن بیانە بی تۆڕژێر بیانە چی ناو پەرلەمانە و چی دام و دەستگا ئەمنیەکان مانتیقی تایە بیرکردەوە دام و دەستگایەکی ئەمنی ئاسایش ئەیکەم بە دام و دەستگایەکی نیشتیمانی خەم نوکتەیە چییە گاڵتەیە چیوە بە خەڵکیەکان دام و دەستگای زانیاری چۆنێ بە دام و دەستگای نیشتیمانی من تێ ناکەم پاراستن تۆ چۆنێکێ بە دام و دەستگایەکی نیشتیمانی ئەم فێڵە لە چی ئەەکەن ئەم ڕاوڕوتە ئەم چاوەڕاوە لە چی ئەەکەن خۆم خەڵکە مناڵ نی خۆم خەڵکە ببوورن مناڵ زۆر وریاتە یعنی ئەم خەڵکە غیابی مێشتی نییە وە نییە مێشتی لە دەستداگەت و دیمەکاتەوە ینی پاراستن چۆنە بێ بەدام و دەستگایشی نیشتیمانی بە چی ئەڵێن ئەم قسانە هێزی هەشتا و هەفتا چۆنێکی بەدام و دەستگای نیشتیمانی باسەکە لەسەرەوە نیە هەمان ئەمانە بۆ هەموو ئەبێ ڕابماڵرێ بەڵام قسەکە لەسەرەوەیە مادەم کە ئەبێ هەمووی ڕابماڵرێ مەسەلەکەی چی جێگای بکرێتەوە وە لێرەیە ئێمە خۆڕێخستنمان لە کوردستانە لە نانی شەولا زەروشترە من پێم خۆشە هەموو ئەوانەی کە لە ناو جوڵانەوەی خوێندکاریە بوون ئەم پەردەیان وەرگرت بێ ئەم دەرسیان وەرگرت بێ لەم جوڵانەوەیە و سەرەتای ئەوان خەڵاندە بێت کە بڕۆن ڕێکخرا و ئەنجومەنی تایبەتی خۆیان دروستکرد و دەردی تۆ ئەڵی فێر بین و ئەم واقعیەتە بە نەزەری ئەتیبار بزەین ڕاز نییە وانە هەمیشە کۆمەڵێک دەرچووی زانکۆ جان دەرچووی زانکۆی چخۆ لە کوردستان ئەوەشمان نیە بڵێن هەمیشە مەزوعەت چەک بەدەستی تفەنگچی بێنە بێن دام و دەستگای کۆمەلگا بەڕێوەبەرن نازانم چەنێ پێڵاویان دڕان و چەنێک ئینان کردووە لەو شاخانە ئەوان پێشمەرگە بوون و چی بوونەوانەوانە بێن وانە دام و دەستگای دەوڵەت دام و دەستگای بەڕێوەبردن ببوورەکەی کۆمەلگا ئەکرێ بەدەست خەڵکەوە ئەکرێ خەڵک لە ڕێگەی خۆڕێخستنەوە مەکە بەڵام ئەخیرەکەی بێمە سەر شتێک من لەگەڵ ئەو بۆچوونی توە لەسەر حیزب بە جۆرێک نزیکایەتیم هەیە بۆی کەوا حیزب تا ئێستا لە تعریفی سیاسیە حیزب لە پەیوەند لەگەڵ باسی پەرلەمانتاریزم و نوێنەرایەتی پەرلەمانی و ئەمانەیە هاتووەکایەوە لە تاریخە لە نێژووە وابووە یعنی کە وەختێک مەسەلەن حیزبی یعاقبە لە هیند دروست بووە لە فەڕەنسا دروست بووە حیزبی یعاقبە ئەو جەماعەتە بوون کە لە ناو پەرلەمانە مەسەلەن لە هەمویان ڕادیکالتر بوون ئەمانە بوون بە حیزبی یعقوبیەکان بوون لە ناو پەرلەمانە ینی خوا نوێنەراتی پەرلەمانیان کردووە بە جۆرێک حیزبایەتی پەیوەندی لەگەڵ دام و دەستگای پەرلەمانتاریزم و نوێنەرایەتی کردنی ئاوا ئیمتیاز دار و ئەمانەیە هەیە بەم معنایە وایە بەڵام ئێمە شاخەوان ئاخریەکەی پێویستمان بە ڕێکخراوی ڕێکخران هەیە
ئاخرەکەی پێویستمان بەوە هەیە هەموو ئەوانەی کەوا دەستیان لە ناو جوڵان و کۆمەڵایەتەکانایە لە جێگایەکە کۆیان کەینەوە بە ئاراستەیەکی دیاریکرا و کەوتبن بەم ئاراستەیە ئێمە جوڵانەوەی ئەبینە پێشەوە قسە لەسەرەوەیان هەندێک جار تۆ بڕیاردان لەسەرەوەی کە چی لە دنیاە لە ناو کۆمەلگایە ڕۆیا تۆمانە ناتوانانی بیخیتە دەستی دانە بە دانەی ئەفرادەکانی کۆمەلگاوە بیرکردنەوەیەکی جەماعی بیرکردنەوەیشی ڕۆشنتر لەگەڵ تەحەداکان و ئەمانە پێویستی بە هاتنەکایە هەیە. وەختم زۆر کرد منیش قسەم زۆر کرد ببەخشە مێدەوارم ئەم باس و بابەتانەمان درێژەی هەبێ من فرسەت بە تۆ ئەدەم چونکە پێم وایە کە بەرنامەکانمان زیاتر لەوەی کە چاوەڕوانمانەکە خۆمان سعاتێکمان دارن بۆ سعاتێک و 20 دقیقە تێپەڕیوە دیارە قسە و باسەکان زۆر بەپێزن بە تایبەتی من زۆر لەزەتم برد لەو تێڕوانین و بڵین باسانەی توکە کردە دوێدەوارم ئەمە بتوانێت لانی کەم بڵین باری سەرنجمانی ڕۆشن کردێتەوە بۆ بیمەرانێکە لەگەڵمانە بەشدار بوون بەڵام فرسەت بە تۆ ئەدەم کە بەرنامەکە کۆتایی پێبێنی من لەوانەیە تعلیقێکی بچوو بدەم لە کۆتاییە و بەرنامەکە تەواوی فەرموو. والله هذا من سەرنجم هەیە کەم بەڕاستی گەڕێنی دەسەڵاتێک بە دەسەڵاتێکی تر وەکو گەڕێنی حیزبێکە بە حیزبێکی تر ئەو جۆرە لەو شێوازەی دەسەڵات کێشەکەی ئەوە نییە من لەو قسانەیشماکە لەگەڵ خوێندکارەکان کردم باسی ئەوم کرده بوو کێشەکە ئەوە نییە کە تۆ دەرماڵت بڕاوە یان موچەت نییە کێشەکە ئەوەیە هەتا ئەو ڕۆژەی سوڵتە هەبێ لەم جۆرە سوڵتەیە هەبێ سوڵتەی عمودی هەبێ هەمیشە موچەکەی تۆ دەرماڵەکەی تۆ لە مەترسیە ئەکرێ ببڕێ ئەکرێ نەخێر نەبڕێ ینی بەمە یەک جاربیر لە عیلاجێکی ڕادیکاڵی بکەینەوە لە مەسەلێ ینی تۆ هەر حیزبێک ئەمە چەندین حیزبمان و مارەسە کردووە ینی بەڕاستی وەختی خۆی لە بەرامبەر پارتیایەکێتیش دروستە بێ یەکێتی نەوەی نوێی ئێستا بووە مەسەلەن دواتر گۆڕان دروستە بێ کاکە گۆڕانەوەی نوێی چەند ساڵێک لەمەوە پێش بوو یعنی ئەمە تۆ بتەوێ دژایەتی حیزب بە حیزب بکەی هیچت نەکرد تۆ بتەوێ سوڵتەیەک لابەری سوڵتەیەکی تر بخیتە شوێنی بەڕاستی ئەمە هیچت نەکرد و لەگەڵ ئەوەیشە زۆر مهمە کە کۆمەلگا گەشت بێتە ئەو ئاستەی کە ئەم شێوازەی تی سوڵتە قبول بکە ئەینا ئەمە حاڵەتێکی خەتەرە ینی بەجددی ئێمە هەندێک نمونەمان بینیوە لە بەهاری عەرەبی ئەوەیە کە ڕوویدا هەندێک دەسەڵات لادران خراپتر هاتە شوێنیان ینی خۆ ڕەنگە ئێستا تۆ یەکێتی پارتی لابەری بەڕاستی خراپتر بخەیتە شوێنیان چونکە پێویستە ئەو نەمایانە هەبن بۆ ئەوەی کە تۆ تەجاوزی ئەم بارودۆخە بکەیت کە ڕەنگە بەداخەوە هەتاوەتی ئێستا ئەوە نیبێ دوایەوە هاوڕێ وام هەست کرد حەز بکەی بەراوردی ئێرە بە وڵاتانی بە پەرلەمان لە هەموو دنیاە مەسەلەن هەر کارتۆنیە لێرە بێ و لە هەر وڵاتێکی دنیا ئەمجا کە یەک شتی نازانم معنی جارێک جەخت لەسەر و قسەی تۆ بکەمەوە نەک بە تەنها دەستگای زانیاری و نەک بە تەنها دەستگای پاراستن و نەک بە تەنها دەستگا چەکدارەکانی هەرێمی کوردستان ناتوانن بە نیشتیمانی بکرێت ئەرێ بەڕاستی دەستگایەکی چەکداری نیشتیمانی لە دنیا وجودی هەیە دەستگایەکی چەکداری میلی ئیسەڵت لێ ما هەیە لە دنیاە هەمیشە دەستگای چەکدار بۆ پاراستی دەسەڵات و ئەو کاتە ئەمە ڕوود ئەبێتەوە کە کێشەیەک دەکەوێتە نێوان خەڵک و دەسەڵاتەوە ئەمن هێزانی لەبەرەوە نا مەگەر لە کاتێکا کە تەنانەت دەستگا چەکداریەکە هەڵقوڵاوی ناو خەڵکەکە خۆشی بێ و خۆڵک خۆیان ئیداری ئەوە بدەن من زیاتر لە کاتت ناگرم هاوڕێگان هیوادارم بەشێک لە پەیامەکان گەیشت بێتن و هیوادارم بەڕاستی مەترسیەکی زۆر خراپ هەیە لەسەر خەڵک و لەسەر چالاکوانان و لەسەر خوێندکاران بە تایبەتی کە هەتاوەکو ئەم لە حەزەیەش ئەمە قسەی تیاکەین دوو جۆر لە گرتن هەیە گرتنێکیان گەڕانە بە دوای ئەو چالاکوانانەی کە لە ناو خوێندکارەکانە هەبوون جۆرە گرتنێکی تر هەیە ڕەشبگیریەکە یعنی هەر لەبەرەوەی ئاوا لە ناو بازار لەبەرکی سەرا شکڵەکەوتۆ زێرنەوەیەکە دەستگیرتەکە ئەو حاڵەتەیشمان هەیە دوای لەگەڵەوەی شاکاتێک کە ئەگیرێن دوو جۆرن هەندێکیان کەسی قانونیان بۆ کراوەتەوە بە تایبەتی ئەوانەی کە لە دەرەوەی زانکۆن ینی من کە لە زانکۆیانی تۆ کە لە زانکۆیانیت بەڵام هاوتۆز بووی لەگەڵانە ئەمانە تا ڕادەیە کەسێکی قانونیان بۆ کراوەتەوە بەس کۆمەڵی خەڵکی ترمانێ لە خوێندکارەکان ئەمانە کەسی قانونیان نییە
یعنی شتێک نییە ئەوکو مامداراوتی ئەمە تعهود و کەفالەت تۆ جۆرەشتانە و دوایەوە پێویست ناگا خەڵک لە تعهود بترسێ بەڕاستی تعهود شتێکی قانونی نییە فێڵێکی قانونیە لە خەڵکەکرێ ئەینا من سزا ئەدرێم لەسەر ئەوەی حوزەیە زۆر جوانە ئەمە بۆ خوێندکاران کە بیزانن بەڕاستی یعنی پێیان بگات باسکردن لەوەی کە تعهودی لەوانە تعهوددان قانونی نییە تەبیعاتێکی قانونی نییە درۆیەکە ئەکرێ لە ڕووی قانونی هیچ ڕەتی نییە درۆیەکی قانونیە مەسەلەن بۆ نمونە منم پەرداخاشکێنم ئەگەر ئەم پەرداخە تاوانێک بێ کە شکانومە ئەگیرێم لەسەری یعنی معقول نییە دوایی بێت تعهودێک بە من پڕکاتەوە بڵێیتر بۆت نییە پەرداخ بشکێنی باشە من گریمان تعهودێکیان پێ پڕ کردومەتەوە یان پڕم نەکردوەوە من دێمەوە هەتا منم پەرداخە نشکێنمەوە تاوانم ئەنجام نیاوە هەر کاتێکیش ئەم پەرداخەم شکان تعهودم هەبێ و کەفالەتم هەبێ هەر جارێکی تر لەسەری سزا ئەدرێمەوە یعنی فەلسەفەی یاسا بۆ جۆرێ بەڵام تعهود و کەفالەت بەڕاستی دووشتن یا تعهود بۆ ئەوەی کە تۆ ئەم کارە دووبارە نەکەیتەوە جگە لە فێڵێکی قانونی هیچ نرخێکی نییە لە قانونە من تعهودم دابێ و نەمدابێت تاوانێک ئەنجام بدەمەوە هەر سزا ئەدرێتەوە لەسەری و بانگێشەکرێتەوە بۆیە من هیوادارم بەڕاستی خەڵکێکی زۆر گیراوە و پێویستە دەسەڵات بەجددی و خەڵکیش بەشێکی زۆری فشارەکان و داخوازیەکانی ئەو خەڵکە ناڕازیە بۆ ئازادکردنی ئەو هاوڕێیانەیان بێت کە ڕۆژ بە ڕۆژ ژمارەکەی زیادەکە ئەوانەی کە بەر ئەدرێن زۆر کەمترن لەوانەی کە ئەگیرێن تەنانەت بۆ ئەم بەرنامەیە وەکو خۆت ئاگات لێ چەند هاوڕێک مەبەستیان دوو بەشداری بکەن بەڵام دواتر لەبەر ترسی گرتن و ئەوانە توانی ئەم حاڵەتەیشە هیوادارم خوێندکاران بتوان لەگەڵ ئەم حاڵەتەیشە تۆزێک ژیرانە تعامل بکەن و ئەو مانەشی کە گیراون ئازاد بکرێن هەرچەندە بەداخەوە هەمیشە زیندانەکان هەر ماون ئەو پۆلیسەکان هەر ماون هەر جارێکی تر بێتوان دمانکردنەوە کاتێکی خۆش بۆیەوە هاوڕێگیان هیوادارم زۆر سەرم نەئێشان بێتن و لە زۆر سپاس دەکەم زۆر خۆشحاڵت کردم بە بەشداریە منیش وەک ئێوە ئومێدەوارم کە خوێندکاران خۆیان بیر لە ڕێگە چارەیە بکەنەوە بۆ بەرەنگاربوونەوەی ئەم سەرکوتە بەڕاستی من ئەو شتش بڵێمەوە زوو ئەو ترێکە ڕێکخراوە نێودەوڵەتەکان ئاگادارکەنەوە و فشار بێن و ئەوانە حقەتەکەی باش شتێک بڵێ من یاخۆ پیشتاندانێکی لە شەباسم کرد جاران جەلال تاڵەبانیان و دەندامی ئەمنستیە لەگەڵ حکمی ئەعدامانیە و وایە ئەندامی ئەمنستی و ئەمنستی ئینتەرناشناڵ نامەی چێنە جەلال تاڵەبانی تۆزێ پێی ڕاستشڵەکە ئێستا باڕ تاڵەبانی چوزانێ ئەمنستی چی مەسئول بەرزانی خۆی هاوڕێ یەک شت بەڕاستی کە من هەستی پێ ئەەکەم هیوادار ڕاستی نەبین یعنی من هەستەکەم ئەم قەزەیەی ئەم ئەخیرە کە لە کوردستانە ڕوویدا جگە لەوەی هێزەکانی سنووری سلێمانی زۆر دەستکراوەتر بوون لە جاران بۆ سەرکردنی ڕزایەتیەکە بەڵام لەگەڵ ئەوەیشا بەڕاستی بەوازحی هەست بەوە ئەەکەم کە بڵوقەیەکی ئیعلامیش لەسەر ئەم مەسەلەیە هەیە زۆر ڕێکخراوی نێودەوڵەتی هەیە کاتێک کە ئاگادار کراونەتەوە من ئاگام لێیە زۆر ڕێکخراو ئاگادار کراوەتەوە تەنانەت ڕێکخراوە جیهانیەکانیش وەکو پێویست بایەخیان بەم مەسەلەیە نەدا بۆیە بەڕاستی زەرتا و ڕێکخراوانێ فەنگە لە ئاست پێویستانە بن و متمانەیان نەبێت حقەتەکەی ئەوەیە زای چۆن ئەمانە ئەوانە نین یعنی هەتا نەڕێکخراوە نێودەوڵەتەکان ئەوانی جارانن نا مەسەلەن پاڤڵی جەلال تاڵەبانیە نە مەسئول بەرزانی و هەر خێزانی بەرزانی هەرە زانن ئەم شتانە یعنی چی ئەسەن ئەوان لە باخێکی تران و ئەوانە مەسئول یعنی تۆ مەسئول بەدەستی خۆی کەسی کوشتۆ ئێستا سەرۆکی حکومەت یعنی چ سڵێک لە ڕێکخراوی ئەنتەرناشناڵی نازانم هیومان ڕایتس وۆچ و نازانم شتان ناکاتەوەمانە نییە بە بڕای من بەرەنگاربوونەوەی ئەم سەرکوتە هەر لەناو کوردستان خۆیان موچینە بەرەنگاربوونەوەی ئەم دەستگیرکردن و ڕەشبگیریان لەناو خۆیان موچینە لە کوردستان خێزانەکان کە سوکاری ئەو گیراوانە لە ڕێگای خوێندکاران خوانەوە پێ ڕێک بخرێنەوە بە هەر بۆ مواجهش بێ بەناوی مواجهشەوە بێوەکو خۆپیشاندانێک لە بەردەمی زیندانەکانە بوەستن نابێت دەست بەردار بنەوە مناڵانیان پڕانیان ئەو کچانیان هیچیان نەکردووە ئەوانە هەڵسوڕاوی جوڵانەوەیەکەن بۆ سادەترین مافێکە کە ئێمە لە سەردەمی بەحسا هەمان بۆ سار پێشی ڕازی نەبووین بمانم دەمانە هەمووی فێڵوتەڵەکەی ئەمان خەڵەتێن ناش وەکو چۆن ئاوی خواردنەوەمانە خواردەوە ئاوا هیمان وەرەگرت دەرماڵەوان وەرەگرت و هەر حسابیشمان ناکرد کە ئەمە دەستکەوتێکە دراوە بە خوێندکارانەوەوانە ئێستا کراوە بە
مەسلەیەکی زۆر گەورە بە بڕوای من بۆ خواستێکی ئەوە هاتوونەتە مەیدان ئەوەی کە خواستیانە ئەوەی کە وتویانە ئەمە بووە من پێم وایە کەسوکارەکانی ئەتوانن ڕۆڵێکی گەورە ببینن لە گوشارهێنان بۆ دەسەڵاتە بۆ ئازادکردنیان وە بۆ زیندوو ڕاگررتنی ئەم جوڵانەوەیە ومێدەوارم توانی بێتمان وگوتم باری سەرنجی خۆمان سەبارەت بەم جوڵانەوەیەوە هەڵسەنگاندەکانمان سەبارەت بەم جوڵانەوەی بە گوێی بینەرانمان گەیان دەبێ من دووبارە زۆر زۆر سپاسی تۆەکەم زۆر خۆشحاڵت کردم بەم بەشداری و مێدەوارم لە بەرنامەی تری شابتوانین بەیە بگەینەوە بۆ باسکردن لە لایەنی تر و باسی تر سەبارەت بەم دۆخی کە لە کوردستانە ئاموزێت هەر بژین و بە شادمانی تارەستێ بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتمە کۆتایی ئەم بەرنامەی ئەم جارشمان کە سەبارەت بە جوڵانەوەی خوێندکاران یاخود ڕاپەڕینی خوێندکارانی کوردستان بوو لەگەڵ دیوانەکەما لایەنە جۆربەجۆرەکانی ئەم جوڵانەوەیە پاشخانەکانی ئاراستەکانی کاریگەریەکانیمان تاوتوێ کرد تا بەرنامەیەکی تر بە شادیتان نەسپێرم دووبارە داواتان لێکم تا ئێستا نەتان کردووە سەبسکرایبی کەناڵی هیوا بکەن بە دۆست و ئاشنایانی خۆتانی بکەن تا بەرنامەیەکی تر هەر شاد بن